بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە بەرنامەی سی گەوهەر لە کەناڵی ئاسمانی پەیام، جارێکتر لە مانگی پیرۆزی ڕەمەزان و 29 ڕەمەزان بە خزمەتی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. لەگەڵم برا خۆشەویستانەی کەناڵی ئاسمانی پەیام و مامۆسای ئازیز و خۆشەویست مامۆستا عەباس و میوانە بەڕێزەکان و شێفە خۆشەویستەکەمان و هەموو لایەکمان ئێمە پێشوازی لەم ڕۆژە مبارەکە و پێشوازی نازانین بڵین لە ئەخیر ڕۆژی مانگی ڕەمەزان و پێشوازی لە جەژنەکەی یاخود بەیانیشمان مامۆستا عەباس. سەلامی خوا لێبێت. وعليك السلام ورحمة الله وبركاته. بنابي خوي بخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی سی گەوهەر. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکە بە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە، بەڵام بەنیگەرانیەکی قوڵەوە لە دەواازەکانی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان ڕاوەستاوین کە ئاماژە بە نیگەرانی و کۆتایی مانگەکەین. ینی دەمانەوێت بڵین چەند ناخۆشە یان چەند کارەساتە کە تۆ دەرفەتی گەورە گەورەیە مانگە لە دەستت دەرەچێ، دەرفەتی تەوبەکردن، دەرفەتی نزاکردن، دەرفەتی نوێشکردن، دەرفەتی ڕۆژوگرتن، چەندەها دەرفەتی تر، دەرفەتی قورئان خوێندن، دەرفەتی کۆبوونەوە پێکەوە، کۆبوونەوەی گەورە گەورە لە ماڵەکانی خوا. ئەمانە هەموو دەرفەتی مەزنن. لە مانگی پیرۆزی ڕەمەزان نەبێ کەمتر دەبینرێن، کەمتر دەستەکەون. بەڵام دوعامان وایە ئینشاءڵڵا لە مانگە پیرۆزەیە توانی بێتمان حەقی خۆی بدەینێ و سوود و کەڵکی گەورەمان لەم دەرفەتانە وەرگرتی بێ ئینشاءڵڵا. خۆی گەورە پەرستی هەموو لایەکی قبوڵ کرد بێ ئینشاءڵڵا. بەبینە بەڕێزەکانیش دەڵێین لەم ئەڵقەی بەرنامەکەیە کە سوپرایزێکی تایبەتمان هەیە بۆیە وەنیە کاک شێخ. ئینشاءڵڵا نێو بڕگەکانی بەرنامەیە شتێکی ناوازە دەبینن و بە دیارەوە دانیشت دڵنیاین پێتان خۆشە بێ. بیرەوەری زۆرتان هەیە لەگەڵی و لەگەڵی زۆر ماونەتەوە لە شاشە گەورە و جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە. بڕگەکانی ئەمەڵقەیە مامۆستا تەوەری یەکەم دیزان باس لەواکەین کە من ئاماژەم پێکرد ماڵەوایی لە مانگی ڕەمەزانی پیرۆز و پێشوازی لە جەزن لەگەڵ بەڕێز مامۆستا سەربەز جەباری مامۆستایانی گفتوگۆیەکی قوڵی لێەکەین ئینشاءڵڵا ئێوەش سوودی لێبینن. دەرفەتی دووەم و بەڵام تەوەری دووهەم ڕێخستنەوەی کاتەکانی وەرزش دوای مانگی پیرۆزی ڕەمەزان کە کاک بێستون خەیرۇڵڵا ڕاهێنەری لەشجوانی لەگەڵم برابەڕێزای ئینشاءڵڵا باسیواکەین کە چۆن دوای مانگی ڕەمەزان جارێکتر وەرزش دەست پێ بکاتەوە لەشجوانیش دەوری خۆی هەیە و کاریگەری خۆی هەیە و چۆن کاتەکانمان ڕێکخین لەگەڵ وەرزشە، چونکە مانگی ڕەمەزان جیاوازە لەگەڵ مانگەکانی طبعا ئەو سوپرایزیش جەنابە باسیەکەیت ئێستا باسیەکەی یا دوایی حەزەکەین بیخێنە دوای بڕگە بابینەرەکان لەگەڵمانە بمێنەوە. زۆر باشە. ئەوە باشە. یەک دوو هاوکات قورئان خوێنێکمان لەگەڵدا دەبێت بە دەنگ و ئاوازێکی شیرینەوە کاکدانەری شێخ جەلال ئەویش میوانی ئەڵقەی 29 بەرنامەی سی گەوهەرە بێ ئینشاءڵڵا خۆیار بێ بە دەنگە پیرۆزەکەی دەیبیستن کە قورئانمان بۆ دەخوێنێ لەگەڵ کاک شێف نەریمان. کاک شێف نەریمان سڵاو لێبێ. سەرچاوماوەسەجان هەمکاتەوە باش. چی هەیە چی نییە؟ وەڵا سوپاس بەخوا هەموو شتێ مەزبوطە و خزمەتتان بین ئینشاءڵڵا. چیمان هەیە بۆ ئەمڕۆ بەئیزنی خوا برنجێکی دۆلفینسی لێنێن بە بیبەری ئەلوان و پەتاتە و جەزەر هەروە بێتەوە شلەیەکی قەیسیمان هەیە بەرەو جەژنە ڕۆین. بەرەو جەژنە ڕۆین. بەڵێ بە بینەرەکانیش ئەبێ بڵێ کە چۆن قەیسێکی بەتام لێ بەتەئکید باسیەکەین لە خزمەتە ئەبین کاوێت. نیسکێنەیەکمان حازە کردووە سوبێکی نیسکێنەیە بە جێزەر و پەتاتە و بڕۆکلی. دەستان خۆش بێ. سەر خۆش بێ لەگەڵ مریشکێکی
ئومەهاتیشە ئەمەهات بەڵێ. خەریب وشتا ئەسڵەکە و لە بیرچێک وڵا ئەمە خۆی شتا ئەسلەکە ئەمەیە سووریەکەینەوە و تەرتیبی شەڵا ئێرازینەوە پیشانی ویدانانێن سووریەکی تۆ یاخیتە ناو فڕن سووریەکەینەوەڵا سووریە. سووریەکەینەوە بە سۆسێکی باربیکو و ئەوە سووریەکەین ئینشەڵا زۆر باشە زۆر باشە دەستخۆش کاکشێخ بە دەست بە بڕگەکان بکەین زۆر باش. یەکەم بە مامۆستانی بەڕێز و خۆشەویست قورآن خوێن دانەر شێخ جەلال تەشریف بفەرمێ لەگەڵ مامۆستا سەربەز جەباری لێرە هەردووچان هەر لە خزمەتیانە ئابین قسە و باسەکانمان دەست پێیەکی. إن شاء الله. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. الله خير بك. مساء بەڕێز. خير بك. بەخێر بێن. کاک دانەر بەخێر بێتەوە. ماشاڵی سەرچاوم. بەبزانم ڕەمەزانمان لەگەڵ جەنابەت دەست پێیەکە. هەر کۆتایی شەیدین لەگەڵ جەنابەت. خير سلامتك. خير خێرتان الله بخير. ماشي بلا. ما يبغاك باش. الله الحمد لله. سباس بخير. خا بەخێر بێن. فەرمو. وصلتين فرق. نابێت. نابێ. وصلتين خا فرق. بەخێر بێن. خير من يا أخو. سلامتك. أخوة بخير. يا اخوي ويبن. لقى رمضان. الحمد لله. باش. خەریکە ئەگەینە کۆتایی. ما الله وعيت الماء. مەداخەوە. کاک دانەر جەنابیشت بەخێر بێ. خير سباس ما مصيين. ماشەڵا مشکەکەت مشکیەوە نییە جوان لێ دێ. يا اخوي سلام ما مصيين. تشتيك. شتێکەوە دەست ماڵە مشکیە. بەخێر بێن. با سەرەتای بەرنامەکەمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ بکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء وأنذر الناس يوم يأتيهم العذاب فيقول الذين ظلموا ربنا أخرنا إلى أجل قريب ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل أولم تكونوا أقسمتم من قبل ما لكم من زوال صدق الله العظيم جزاك الله خيرا. يا أخو. ئەسلام سۆز بێ. خوش بيا أخو. آمين أجمعين إن شاء الله لەگەڵ مامۆستا سەربەز دووبارە بەخێر بێن مامۆستا. سلامتك. تعاد قبول به. ئێمە لە ساتە وەختێک ئاوەستاوین هەم نیگەرانی هەیە هەمیش چاوەڕێی خۆشیەکی یەکجار ڕادەبەدەری ڕێپێدراوی شەرعین ئەوی جەژنی ڕەمەزانە. بله. چۆن ئەم حاڵەتە بقۆزینەوە یان چۆن سەیریان بکەین
چۆن خۆمانیان تێدا ببینینەوە هەم ماڵاواییکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان هەم پێشوازیکردن لە جەژن. بله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم واهدنا إلى الحق وإلى طريق مستقيم. صلاة خواهي قولا لجناب عن لسر جنبيننا بسلام به خواهي فروردگار وەکو دڵی خۆش کردین و بە مانجی ڕەمەزان و بەو هەواڵە خۆشانە کە ڕوویکردە میلەتی کورد خی پەروەردگار دڵی سەرجە موسڵمانانی سەرزەوی خۆشکە تایبەتی موسڵمانانی غەزە خی پەروەردگار دڵیان خۆشکە چۆن خی پەروەردگار دڵی ئەم میلەتێمێ خۆش کرد بەوەی وەزعی مادی و بازار و ئەوانە جوڵا و باش بوو خی پەروەردگار لێ پارنە وەزعیوان زۆر باشتر کە ئینشاءڵڵا تاعالا ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. هەمیشە لە عیبادەت و بەندایەتیە دووشت گرنگە بە تایبەتی لە دوای عیبادەت کە پێی ئەوترێ خەوف و ڕەجا چان کە عیبادەتەکە بۆ خی پەروەردگار لەگەڵەوەی کە زۆر دڵی خۆشە بێ بە تایبەتی عیبادەتەکە گەورە بێت جەژنی بەدوایە دێ ڕەمەزان جەژنی بەدوایە دێ زۆر حەقی خۆیەتی ئێمە زۆر دڵخۆش بین بە هاتنی جەژن و لە جەژنا زۆر خۆشحاڵی دەرمڕین وەکو ئیمامی عەلی لە شەوی جەژنایی فەرموو ڕەزای خوای لێبێ حەقی خۆیەتی پیرۆزبایی بکەین لەو کەسانی ڕۆژویان قبوڵە و تەعزیێباری بکەین لەوانەیە ڕۆژویان قبول نەبووە یاخود بە ڕۆژوو نەبوون. ئینشاءڵڵا خی پەروەردگار ڕۆژ و تاعەتی لێ قبول کردوین. لە عیبادەتە ئەو دووشتە زۆر گرنگە ئینسان هیوا و ڕەجایەکی زۆری هەیە بە خی پەروەردگار کە عیبادەتەکانی لێ قبوڵەکە. من ئاوە چەند عیبادەتێکی ڕەمەزانم وەکەڵێ زەرب و حیسابێ کرد ختمێکی قورئان 3,200,000 خێرە یەک ختمێکی قورئان. احتیمالی خەڵکمان هەبوو بێ لەو ڕەمەزانیان چەند ختمێکی بە خێرێکی زۆر گەورەیە 3 ملیۆن خێر زۆر زۆرە یعنی بۆی ئینسان. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ ئیستەقیموا وەلەن تحصوا فەرمێ بەردەوام بن لەسەر چاکەکان دڵنیا بن خێری چاکەکانتان بۆ ناژمێرێ. یەک ڕکات نوێژ کە ئینسانێک یەک ڕکات نوێژ ئەگەر یەک جا بڵێ سوبحانە ڕەبی العەظیم یەک جا بڵێ سوبحانە ڕەبی العەلا بەس فاتیحە و سوورەی ئیخلاص بخوێنێ ئاەتی درو درێژ نەخوێنێ یەک ڕکات نوێژ 1700 خێرە یەک ڕکات. بۆیە وەک ئەوترێ زەخیرە و توێشوێکی باشمان ئەلحەمدوللا خستووە لە ملهام مانگی ڕەمەزانیە خێرێکی باشمان کردووە هیوا و ڕەجایەکی زۆرمان هەبێ خی پەروەردگار لێی قبول کرد دەبێتین ئینشاءڵڵا وە لە هەمان کاشە ئینسان بترسێ لەوەی کە هەڵی نەوەشێنێتەوە چونکە ئەبێ ئەم دوانە هەردووچی هەبێ لە دینداریە ئەو کاتە ئینسان دیندارێکی ڕاست و دروستی بۆ کرێ ئینسان هەم هیوا و ئومێدێکی زۆری بە خی پەروەردگار و نائومێد نابێ سارد بێتەوە و ئەوەندە ئومێدەکەیشی زاڵ نەبێ بەسەریا ترسی خی پەروەردگار لە دڵیا دەرچێ دەست داتە گوناه و تاوان وەکو ئەی بینی لە جاری وایە خەڵچێک لە ئێستەوە نیەتی هێناوە لە جەژنا دەست کاتەوە گوناه و تاوانکردن. پێشینێم ئومەتە فەرمیانە هەر کەس لە کۆتایی ڕەمەزانە نیەتی وابوو لە دوای ڕەمەزانیشە هەر چاکە بێت تەمعن ئێمە گومانمان لەوەیانێ لە دوای ڕەمەزان ناتوانین ئەوەی لە ڕەمەزانە کردومانە بیکەین بەڵام مانای وانە دەستبەرداری خراپەکانین بە پیاوچاکێکیان وت مانگی ڕەجەب پیرۆزەیە شەعبان فەرمی کون ڕەبانیەن فەرمی بە دوای مانگوشتان مەگەڕێت تۆ بەندەی خوا بە خواپەرست بە گرنگە ئینسان خواپەرست بێ خی پەروەردگار هەموو دەقەی دەرگای کراوە تۆ بۆ بەندەکانی هەر دەقەی ئینسان بێ لە خی پەروەردگار نزیکە بێت و ئەتوانین لە دوای ڕەمەزانیش بە ڕۆژوو بی و نوێژیش بکەی و شەو نوێژیش بکەی قورئانیش بخوێنی و تەراویحیش بکەی خێر و خێرات بکەی بەڵام ئەمەی لە ڕەمەزانە کردوتە زەحمەتە ئەوە بۆ بکرێ بۆیە ئینسان هەوڵ لە دوای ڕەمەزانە چار نەبێتەوە نیەتی گوناه نێت پیاوچاکان فەرمیان ئەگەر نیەتی وابێ دەستادەوە گوناه و تاوان و ئەوانە زەرەری بۆ ڕەمەزانەکەیشی هەیە و بەعکسەوە ئەگەر نیەتی وابێ بەردەوامە بێت لەسەر چاکەکان بەڵام وەکوتم بۆ نمونەی ئێسێمە لەم دەشەوە 20 ڕکات نوێژمان کردووە من دوای ڕەمەزان 3 ڕکاتەکەم گرنگ ئەوێ واز دەشەو نوێژ نێنم با کەمیش بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام عادەتی وا بۆ کردەوە چاکەکانی کەم بۆ بەڵام بەردەوام بۆ لەس ئەو ڕۆژەکەی قبوڵە بۆ ئینشاءڵڵا ئێمە ئومێدمان وایە کە خی پەروەردگار ئەوەی لەو 20 ڕۆژ و شەوەیە کردومانە خی پەروەردگار هەمووی لێ قبول کردی بێتین بەڵام ئینسانی مسڵمان بێت ترسیشی هەبێ کە خەلەلێکی هەبێ و ئەم چاکانە نەیبابەرەوە ئەوەی کە لە خۆی بایی بێ لە کتێبێکا خوێنمەوەڵەیە حکمەتێ لە حکمەتەکانی زەکاتی سەرفترەوە ئینسان فێری تەواضوعکە بۆی ئەم سەرفترێ دەڵی خوای ئەگەر نوقسانی لە ڕۆژۆکەمە هەبێ بۆم پڕ بێتەوە بەڵێ ماوەسە ئێمە لە ڕەمەزانە هەنی چی بکەین کە بۆەوەی کە بزانین ئایا ڕۆژۆکانمان قورئان خوێندنمان سیکرەکانمان
ئەم تاعەتەمان قبول بوو نیشانەیەک هەیە بۆ قبول بوونی ئەوەی کە ئینسان دوای ڕەمەزان طبعاً ئەوترێ فەرمێکە ئەگە تۆ دوای ڕەمەزان هەبەردەوامی لەسەر عیبادەت لە خۆ پارێزی لە گوناه ئینشەڵڵا ڕەمەزانەکە قبوڵە بەسایە نیشانە گەلێک هەیە کەوا ئینسان بزانێت کە ڕۆژ و عیبادەتەکانی قبوڵە لە خۆی گەورە نزیک بۆتەوە بەڵێ ئەکرێ دیارترین نیشانەوە بێ کە ئینسان دڵی پێخۆشە ئەوەی کە دڵی ئەوەی بڵین حاڵەتی ئاسایی تەواو چونکە هەندێک مسلمانمانی حاڵەتی دەرونی جێگیرنیە ئەو قسەکە بۆ ئەوانە نیە بۆی دواتر وەزعان خراپ نەبێ هەر مسلمانێک کە حاڵەتی دەرونی جێگیرە کە دڵی خۆش بوو بە عیبادەتەکەی معنای وایە عیبادەتەکەی قبوڵە و ئەو خەوف و ڕەجایش کە ئەوەش بەخۆی یەکێکە لە نیشانەکان چکە لە سوورەی مؤمنون والذین یؤتون ما آتوا وقلوبهم وجیلة خوای گەورە فەرمێ باوەڕداری ڕاستەقینە چاکەکانەکە و ئەیش ترسێ لە خوای پەروەردگار دڵی پڕە لە ترسی خوای پەروەردگار ئەوە بخۆی یەکێکە لە نیشانەی قبول و نیشانەیەکی تری قبولیش ئەوەیە کە ئینسان بەردەوامە لەسەر چاکەکان ئەگەر کەمیشیکە یعنی بڕیار نادا کە واز لە نوێژ و تاعەت و عیبادەت و ذکر و تەوبە و ئەوانەی کە کردوێتی بێنێتی کە ئەوە پێچەوە دیارترین نیشانە بێ کە ئینسان بەردەوامەکە ئیستیقامەکە وەکوتم ئەگەر کەمیش بێ گرنگەوە ئینسان بەردەوام بێ لەسەری دیارە خۆ تەوفیقی خوش ئەوە لەسەری هەموویەتی کە تەوفیقی مادەم نیەتەکە هەبێ ئینشەڵڵا خوا تەوفیقیە کە دوای ڕەمەزانیش بەردەوام بێ لەسەری دینداری وەک ئەوترێ مامەڵەیە لەگەڵ خوای پەروەردگار ئەسڵی دینداری دڵە ئینسان دڵی پاک و چاک بوو ئەگەر عیبادەتەکانیشی کەم بوو ئەم قسەیە زۆر بۆ لە ناو تابعینە فەرمێمە کە سەیری سەحابەمانە کرد بە ژمارە عیبادەتی ئێمە لەوان زیاتر بوو بەس ئەوان لە ئێمە چاکتر بوو ئەوان دڵیان بەهێزتر بوو لەگەڵ خوایە دڵیان پاکتر بوو دڵیان چاکتر بوو لەگەڵ یەکترە بۆیە مەرجنی ئینسان هەر وەکەوترێ بە چەندێتی بە کەمیەتەکە کەیفیەتەکە زۆر جار گرنگە بێگومان ئەو دڵە زۆر گرنگە ئینسان دڵی خاوێن و پاک بێ بە تایبەتی لەم ڕۆژگارەیە کە دەرگای فیتنە زۆرە دووبەرەکی زۆرە اختیلاف زۆرە ئینسان بتوانێت لەم وەزعەیە دەرچێت دڵی پاک بێ بەرامبەر بە مسلمانان ڕقی لە هیچ مسلمانە نەبێ ئەمە چاکەیەکی زۆر گەورەیە و نیشانەیەکی زۆر باشە بووی بەڕێز وابەستەبوون بە مزگەوتەکانەوە لە ڕەمەزانە زیاد لە هەموو کاتە بینرێ بەڵێ ئەو ئاپۆڕایی مسلمانانەی کە لە مزگەوتەکانە بە ڕەمەزان دەبینرێن لە ساتە وەختەکانی ترا کەمە چۆن بکەین ینی ئەسڵەن لە سەرمان واجبە پێویستە قسە چێ لەسەر ئەوانەی کە ئیتر لەگەڵ کۆتایی ڕەمەزانوانیش کۆتایی بە هاتوچۆی مزگەوتە هێنن کۆتایی بە دیداری مزگەوتە هێنن یان کەمی دەکەنەوە زۆر ینی قسەمان چیە لەسەر مزگەوت و وابەستەبوونی مسلمان بە مزگەوتەوە ئایا ئەمە هەر ڕەمەزانە واجبە یان ئەبێ بەشێکی شیرینکردنی دین و مزگەوتە لە لای خەڵک پەیوەندی بە مامۆستا و مەلا و بانخواز و داعیەکانەوە هەیە پێغەمبەر صلی الله علیه و ئین منکم منفرین مامۆستامانەیە خەڵکە تەرێنێ لە مزگەوتنی خەڵک دوورە خاتەوە لە مزگەوت لەگەڵ ڕێزما بۆیە مامۆستایەتی ئێستا کە بۆتە وەزیفەیەک کارێکی ئاسان نییە کارێکی قورسە بەڵام وەکەوترێ فەنیشی هەیە یعنی زۆر گرنگە مامۆستا بتوانێت لەگەڵ هەموو خەڵکیەکە مامەڵەی ڕاست و دروست بکە ئەم خەڵکەی کە دێن ئەوە مامەڵەی شیرین و جوان بێ خەڵک پێی خۆش بەجایەک بێتەوە بۆ مزگەوتەکەی خەڵکمانە لە پەنای مزگەوتەکان ناچێت بۆ مزگەوت بۆ ناچێت مامۆستاکە تا ئێستا سەلامێکی لێ نەکردووم هەر ئەم بینێ مۆڕەم لێ ئەکا خۆ ئەمە ئەم پاساوە شەرعی نییە لە لای خوای پەروەردگار بەڵام ناحەقیشی نییە کەسەکە بە دیویەکە بۆیە بەشێکی شیرینکردنی عیبادەت و تاعەت و مزگەوت لە لای خەڵک پەیوەندی بەو کەسانەی کە ئیدارەی مزگەوتە دەن بە تایبەتی مامۆستا ئەو کەسانی متەوەلی مزگەوتن ئەو کەسانی بانگبێژن ئەو کەسانی کلیلی مزگەوتیان پێ ئەمە بەشێکی بەدەست ئەوانە بەشێکی بەڵام عامەکەی لە لای خۆمانە ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام وای فێر کردوین دنیا هەرچی لێ بێ و مزگەوت هەرچیەک بێ نوێژی خۆمان بکەین سەحابە لە دوای حەجاجی کوڕی یوسوفی سەقەفیەوە نوێژیانە کرد بۆی جەماعەت نەفەوتەوە نیە حەجاج زۆر جار بە ئیبن عومەرەوە لە صەحیح بوخاریە هاتووە ئێستا گەنجمانەیە لەم شارە نوێژ دوای مامۆستایانەوە ناکەن عەبدوڵای کوڕی عومەر کەسمان بە عەبدوڵای کوڕی عومەر هەر ناگەینە تۆزەکەیشیە کەسمان وەک عەبدوڵای کوڕی عومەر لە دوای حەجاجەوە نوێژ کرد بۆی واز لە مزگەوت نێنێ حەجاج جاری وا بوو ئەی نوێژی بەیانتان بووم کەمە 4 ڕکات مە بەس یعنی ئینسان نابێ واز لە مزگەوت بێنێ نابێ مەم کاتە پاساو قەناعەتم وایە چەند شتێک گرنگە بۆ یەک دوعاکردن ئینسان زۆر دوعا بکات لە ماڵەکەی خوا دانەبڕێ چونکە دابڕان لە مزگەوت زۆر گرفتە بۆ ئینسان یعنی جاری وایە کەسێک ئەڵێ دابڕاوم لە فڵانەشت خەریکە تێک ئەچم کە خۆی پێوە گرتووە چونکە نور و ڕووناچی لە مزگەوتەکان هەیە خوای گەورە فەرمێ فی بویوت ئەذن الله ئەن ترفع ئەم ئاەتە لە دوای ئاەتی الله نور السماوات والأرض لە قورئانە
نور و ڕووناچیە کە دڵت ئاوەدانەکاتەوە ژیانت ئاوەدانەکاتەوە دڵت ڕووناکەکاتەوە ژیانت ڕووناکە بەرچاو ڕووناکەبی لە مزگەوتەکانە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ خوای گەورە خۆشحاڵە بە هاتنی بەندەکەی بۆ مزگەوت بە ئەندازەی ئەوەی کەسێکی لێون بۆ چەند ساڵێک کە ئەیبینێتەوە چەندێک خۆشحاڵە فەرمێ لەو زیاتر هەر کاتێ من و تۆ دەرگای مزگەوتەکەین و چینە ناو مزگەوت خوای پەروەردگار زۆر خۆشحاڵ خوای پەروەردگار دەوڵەمەند ئیشی بە ئێمە نییە خوای پەروەردگار زۆر خۆشحاڵترە بەو کەسەی کە کەسێکی لێون بۆ چەند ساڵێک پێی ئاشنا بێت و بێت چەند دڵی خۆش بێ ئەو کەسە خۆشحاڵی خوای پەروەردگار لەوە زیاترە بۆیە دابڕان لە مزگەوت بەڕاستی کێشە بۆ ئینسان دروست دەکا لە ڕووی ڕوحیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی عەقلیەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەنانەت لە ڕووی ئەمنیە مامۆستایەکمانە بۆ ئیت مزگەوت بۆ لایەنی ئەمنی وڵات زۆر باشە یعنی ئەمە حەقا ئەو برایانەی ئاسایش فێرکەین و خۆشیان بزانن کە بوونی مزگەوت لە گەڕەکانە و ئاوەدانی مزگەوت لە گەڕەکە سوودی هەیە بۆ لایەنی ئەمن و ئاسایشی وڵات چۆن ئێمە من و تۆ هەر کەسێکمان لە گەڕەکمان مزگەوتێکی هەمومان یەکتریە ناسین کەسێکی نامۆ بێتە مزگەوتەوە یەکسەر نیشانێکی پرسیار لەسەرێتی وانی خۆ بەڵێ برامانە و نوێژەکە و ڕێزێگرین بەس یەکسەر شێک دروستە بێ ئەم کەسە بۆ هاتە ئەم مزگەوتەوە ئەم کەسە بۆ چەند ڕۆژێکە دێ بۆیە مزگەوت بۆ هەموو وەکەوترێ لایەنەکانی ژیان دەورێ بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە چۆتە مەدینە یەکەم شت کە کردێتی پێش ماڵەکەی خۆی مزگەوت بووە چونکە زانیوێتی لە مزگەوتە ئەوەی بیەوێ لە مزگەوتە ئەیگەێنێ و حەقی خۆیەتی ئێمە زۆر الحەمدوللا خەڵکی کورد زۆر باشین بۆ مزگەوت بەڵام ڕەنگ بێ کەم تەرخەمیمان هەبێت لە ئاوەدانکردنەوە لە ڕووی عیبادەت ئەجینا لە ڕۆمادێکەکەی الحەمدوللا خەڵکی ئێمە زۆر باشە زۆر مەردە خەڵکی ئێمە ئەو هەموو مزگەوتە کە کراوە لە کوردستانە من ڕێژەکەم لا نییە ئامارەکەی ڕەنگ بێ جەنابتان بزانن ئەم هەموو مزگەوتاکرێ خۆ حکومەت دینارێک نادە هەمین خەڵکی مرد خەڵکی پیا و کە ئەم پارێ کاتە مزگەوتەوە خوای پەروەردگار ئەوەی کە کردوێتی لێی قبولکە ئەوەشی کە بەتەمایە خوای گەورە بۆی ئاسان انشاءالله دەستان خۆش بێ ئێمە ناوبڕێکمان هەیە دەچینە لای ناوبڕێک و بەرنامەی سیگەوهەر بە بەڕگەت جوانەکانیەوە بە سوپرایزەکەشمانەوە بەردەوامە بێ لەگەڵمان. سڵاوتان لێبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ئاتینەوە خزمەتتان لە بەرنامەی سیگەوهەر و لەگەڵ میوانە بە ڕێز و خۆشەویستەکان و مامۆستا شێخ فاتح لە خزمەتیەوەی بە ڕێز و عەزیز دەبین. مامۆستای بەڕێز کاک دانەر کاک دکتۆر دانەر چەند ئایەتێکی دیکەمان لە قورئانی پیرۆز بۆ دەخوێنێ فەرموون. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر هل في ذلك قسم لذي حجر والليل إذا يسر هل في ذلك قسم لذي حجر ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد وثمود الذين جابوا الصخر بالواد وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد فصب عليهم ربك سوط عذاب إن ربك لبالمرصاد فأما الإنسان إذا ما ابتلاه ربه فأكرمه فأما الإنسان إذا ما ابتلاه ربه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمن وأما إذا ما ابتلاه فقدر عليه رزقه
ربي أهانن كلا بل لا تكرمون اليتيم ولا تحاضون على طعام المسكين وتأكلون التراث أكلا لما وتحبون المال حبا جما صدق الله العظيم. جزاك الله خيرا. جزاك خير ان شاء الله. مامۆستا سەربەست بەشی دووهەمی تەورەکە باسەکەین ئەویش ئینشاءالله خوا یار بێ سبەی یا دوو سبەی دەچینە ناو جەژنەوە تر جەژن بۆ خۆی ماناومەدلولێکی زۆر فراوانی هەیە و جەژنی ڕەمەزانی یەکێکە لە جەژنە ڕێگە پێدراوەکان کە ئینسانی مسلمان دەتوانێت خۆشی و شادی و فەڕەح و ئەو شتانی تیا ممارسە بکات لە سنووری شەرع. چۆن جەژن دەست پێ بکەین، چۆن بەڕێی بکەین، چۆن خۆشی تیا بەدار ببڕین؟ بەڵێ دیارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرموویەتی للصائمی فەرحەتان، فەرمێ ڕۆژوان دوو خۆشحاڵی تایبەتی هەیە عند فطریه ئەوە هەموو ڕۆژێک هەیە کە کاتێک ڕۆژۆژکردنی زۆر تایبەتە ئینسان هەستێکی زۆر تایبەتی هەیە و زانەکانە فەرموون عند فطریه لە کاتی ئەخیر ڕۆژیش هەیە کە ئێتر وەکو جەنابە فەرموویە ئەم شەوەیە بەیانی شەوی جەژنە لەو کاتێشە ئینسان خوای پەروەردگار دڵخۆشیێکی تایبەتی پێ ئەبەخشێ، یعنی خۆشحاڵەکە خوای پەروەردگار خۆی بەخشیوێتیەوە بڵێ لە ئەنجامی بەندایەتیکردنێکی تایبەت بۆ خوای پەروەردگار شتێکی سروشتی و طبیعی خوای پەروەردگار پێی عەتا کردین. هەمیشە یەک ڕاستی زۆر گرنگە مسلمانان بیزانین ئیسلام کە پەیامی خوای پەروەردگار و بۆ هەموو پێغەمبەران بە تایبەتی ئیسلامەکەیمە زۆر تایبەتە بۆ هاتۆ خەڵک دڵی خۆش بێ لە هەر شوێنێکە زەحمەت سەغڵەتی ناڕەحەتی هەبوو ئیسلام لی بەریە ئیسلامی خەڵک دڵی خۆش بێ خەڵک لە خۆشییا بژی خەڵک بەختەوەر بێ خەڵک ئاسوودە بێ هەر ناوێکدانەی بۆ دڵخۆشی بۆیە ئێمە وەکو مسلمان حەقی خۆیەتی کە خۆشحاڵ بین بە هاتنی جەژن و جەژنمان زۆر پێ خۆش بێ و خۆشحاڵیش دەربڕین بۆیە لە هەندێک کتێبە زۆر بەتونی باسی ئەو حاڵەتاگرێت کە خەڵک لە بەیانی زواجێ بۆ سەر قەبران یعنی زۆر شتێکی زۆر نامۆ ناشەرعیە شتێکی زۆر ناشرینە یعنی بۆ نمونە گریمان من ئێستا خۆشەویستێکم مردووە ئەمڕۆ یا دوێنێ مردووە ناکرێت جەژن لە خۆم و ماڵ و مناڵ و وانە تێکدەم دوعای خێری بۆ بکەم و جەژنەکەی خۆش مەکەم تەمان ئینسان هەر خەم و خەفەتە خوا بەڵام ناکرێت جەژن تێکدان لە خۆت و ماڵ و مناڵ زۆر هەڵەیە وەک بڵین پەیامێ بۆ ئەو کەسانی کە خەڵکیان لێ مردووە لە ڕەمەزان یا پێش ڕەمەزان یا هەیە گەنجی لێ مردووە چەند مانگە پێش ئێستا ناکرێت لە ڕۆژی جەژنە تەعزیێنیەکەینەوە وەکەوترێ بیدعەیەکی زۆر قورسە کارێکی زۆر زۆر خراپە بەڵێ بۆیە ئێمە خۆشحاڵین بە هاتنی جەژن و سپاسی خوای پەروەردگارەکەین لە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە دڵخۆشکردنی فەقیر و هەژاریشمان هەیە ئەوەی کە ئەلحەمدوللا خەڵکی ئێمە بەردەوام دڵخۆشکردنی فەقیر و هەژاری هەبوو و بۆچی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم سەرفترەی داناوە سەرفترە دوو حیکمەتی سەرەکی عەبدوڵای کوڕی عەباسە فەرمێ یەکێکیان ئەوەیە کە توعمەتەن لیلمەساکین دڵی فەقیر و هەژارەکان خۆشەکەی بەخوا دەوڵەمەندیش بیکی سێ برنج بۆ بێنن هەر دڵی پێ خۆشە بێ وانە بەس مەبەسمە نییە بڵین بۆ دەوڵەمەند زەکاتی سەرفتران زەکای سەرفتە بۆ فەقیر و هەژارە بەس مەبەستەکە ئەوەیە یعنی هەر خوای پەروەردگار وای کردووە ئینسان هەر شتێکی بۆ بەرە دڵی پێ خۆشە بێ بە تایبەتی فەقیر و هەژار یعنی خەڵکێکی زۆرمان هەیە احتیمالی هەیە ئەم ڕەمەزانە بە دڵی خۆی خواردنی نەخوارد دەبێ وەکو پێویست خەڵکێکی زۆر هەیە کە ئێمە زۆر جار نایەن ناسینیان نایەن بین ئەلحەمدوللا ئەو برانی لەو ڕێکخراوەنە ئیشەکەن ئەیان دۆزنەوە خۆی گەورە پاداشتیاندا بۆیە سەرفترە کە ئەمساڵ بە ڕێژەی پارەکە دانراوە ئەم 2009 بۆ کەسێکی زۆر زۆر فەقیر و داما و محتاجە ئاگاداری ئەوە بین یعنی بۆ نمونە من لە ماڵەوە کەەوە لە شوێنی تریشا باسم کردەوە بۆ ئێمە 4 نەفەرین یا 6 نەفەرین 4 2009 کیلۆی گۆشت ناکە لەبەرەوە ڕێژەکە زۆر کەمە اینجا ئایا من لە ماڵەوە چ برنجێکە خۆم ئەمە قسەیەکی ڕوون و ئاشکرا بۆ ئەو کەسانی کە تا سەرفتریان نەداوە یاخو سەرفتریان کەم داوە
من لە ماڵەوە برنجێکە خۆم چلۆی بە 2000 ئەگەر بمێ سەرفترێکی تەواو بم بۆ هەر نەفرێک 3 کیلۆیە تقریبا 2 کیلۆنی و بۆ 3 کیلۆ چکە ئەو ساعە کاتی خۆی وەکو قوتوویەک وا بۆ برنجەکە بە سوچی بڵین ئەو خواردنی تێیان کردووە گەنم بۆ جۆ بووە سوچی قورسەکە دەوری هەیە بۆ خلاف لە ساعەکەی هەیە بە 3 کیلۆ یەقینە 3 کیلۆ برنج باری چەندێکە لەو برنجەی خۆمەی خۆم بۆ هەر نەفرێک ئەو نەزەکانی سەرفتر دەرەکرێ یعنی ئەبێ بە پێی سفرەکەت بە پێی سفرەکەی خۆت وەنیە بەڵێ هەیە زۆر سادەیە ئەبێ دوونی هەیە زۆر سادەیە دونیوەکە دەرەکات کێشەی نییە بەس خەڵکمانەیە لەم شارە لە برنجەکەم بە 6000 کیلۆ وەنیە کەوا بوو نەفەری ئەم کەسە 18000 یعنی بە ئەو ڕوونکردنەوەی بدرایە بۆیە ئەگەر دەوڵەمەندێک سەرفترەی داوە 2009 هەر ئەم شەو فریای خۆی کەوێ سەرفترەکەی تەواو دەرکات چکە 2009 زۆر کەمە ئەوە بۆ ئەوشی کە بە برنجەیدا فەنیع مەعیبینی و هیچ دروستە و وەکەوت درێ بەلانی کەمەکەی دوونی بێ دەسەڵاتە دەیخوا پێداوی بیکە بە 4 و 5 و 10 ئەم دڵخۆشکردنە بۆ بەهێزکردنی پەیوەندی جەژنەکەی جوانە بۆ ئەوەیە کە حکمتێکی گەورەی زەکات و سەرفترێش کە بەشێکە لە زەکات بۆ ئەوەیە کە برایەتی مەحەبەت خۆشەویستی زیادکار لە نێوانمان چکە زۆر جار خەڵکێک بە شێوازێکی جیاواز ئەڕوانێ بۆ دەوڵەمەند بەس کە دەوڵەمەندێ دوو جار پارەی پێیا و برنجی جوانی بۆ برد و جلوبەرجی بۆ مناڵەکان یەکسەر لە خۆ شتە لە دڵیان نامێنێ خی پەروەردگار وای کردو بۆیە ئەوەش داندا لەبەرەوەمە لە جەژنا هەوڵەدەین زۆرترین خۆشحاڵی دەربین بەڵام خۆشحاڵی بە تاوان نابێ ئاگداری ئەمە بینی عنی ئەمە زۆر هەڵەیە خەڵکێک پێی وایە ئەگەر جەژن بە گوناه و تاوان بکات دڵی خۆشە بێ زۆر قەت ئینسان لە تاوانە خۆشحاڵی نبینێ لە تاوانە چێژێکی کەمەیە چێژێک بەڵام بە دوای ئەوەیان نەگبەتی دێ بەدبەختی دێ وانە دڵتاریکی دڵڕقی دێ بۆی ئاگداری ئەوە بین ئەو تاوانانی کاکرێ بە تایبەتی لە جەژنە خۆمان و ماڵ و مناڵی لێ پارێزین و دوعا بکەین خی پەروەردگار بمان پارێزی إن شاء الله ماسەگەن طبعا جەژن لایەنە کۆمەڵایەتەکەی زۆر گرنگە ئێستا بە تایبەتی لەم سەردەمەیە هەردوای نەخۆشی کۆرۆنا لایەنی کۆمەڵاتی خەڵک زۆر لاواز بووە ینی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان و فرسەتی زۆر گەورن کە خەڵک کۆبێتەوە خزم بە یەک و دانیشێت یاخود سەردانی یەک بکەن هەر هیچ نەبێت تەلەفۆن بۆ یەک بکەن ڕەفیق و کەسی خۆشەویست ینی ئەم لایەنە کۆمەڵایەتی ئەگەر ئێمە ئەمەش لە دەستبین ئیتر خەڵک یەکتر ناناسێت چی بکەین بۆ ئەوی گەرم و گوڕیکەین ئەم خێزانەکان کۆ ببنەوە جاریشتر طبعا ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام بەعزێک مناسبە و بۆنە و مزگەوت و تەراوی حمانە دانراوەیەکێ لە حکمەتە سەرەکیەکانی بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتی ئاگابوونە لە یەکتر خۆگەرەوە نامێنێتتر ژیان نامێن ئەوەیژی کە شەرقی یەشتۆتەوە بڵین مجتەمەعی شەرقی ئێمە ڕۆژهەڵات کە ماوینەتەوە لا یەزال ئەتوانین بڵین لە هەندێک ڕوە زۆر بەهێزترین لە غەرب ئەم لایەنە کۆمەڵایەتیە ئەگەر ئێمەی موسڵمان پارێزگاری لەم لایەنە کۆمەڵایەتی نەکەین زۆر زەرمانە بۆیە پەیامێک بۆ خۆم و بۆ هەموو کەسەی گوێ لێمە ڕەحمەتی خوامان لێبێ دوای نوێژی بەیانی دەرگاکان بکەینەوە دەرگای حوشەدا نەخەین یعنی زۆر ماڵی دەرگای حوشەدا با بخەوم ێت دەشەوە نەخەوتی با جەژنیش نەخەی هەر جەژن 4-5 ساعتێک گەرم و گوڕەوانی 4-5 ساعتە با دەرگاکە بکەینەوە و شکلێتەکە لەبەر دەرگای هینەکەی دانێن و زۆر گرنگە بەڕاستی یعنی زۆر ناشرینە ئەچیتە ماڵێک بەر دەرگاکەی داخراوە تەقی لێدەی نایکات اینجا تا بوویشمان بگرێت جەژن لە ماڵی خۆمانە بکەین یعنی زەمن قەنەعەت بە باوکم کەم من جەژن لە ماڵی خۆما بکەم یعنی بۆ دایک و باوک هەموو گەنجەکان ئەبنەوە بۆ ماڵی خۆیان بە ئەو 4-5 ساعتە ئەم ماڵە تازەیش کە تازن جەژن لە ماڵی خۆمان بەڵێ دایک و باوک زۆر بەڕێزن زۆر خۆشە بچی لەسەر سفرەی دایک و باوکەبی ئەگەر پێویستی پێت بوو قیچیەک پێویستی پێ بوو زۆر زەرورە بڕێ بەڵام دایکان و باوکانیش پەیامێک بۆیان جاری وایە دایکێک 4 کچ و 4 کوڕێ بە تایبەتی کۆنەکان و هەنێ زۆر ئەم 4 کوڕ و 4 کچە تەلەفۆن بۆ کاڵی هەمووتانە بێ لای من جەژن زۆر هەڵەیە بەڕاستی یعنی تۆ 8 ماڵ دەرگادا خێ ئەو کاتە هەلایەنە کۆمەڵایەتەکە چی لێ دێوانە بۆیە ڕەحمەتی خوامان لێبێ هەمومان جەژن لە ماڵی خۆمانە بکەین دوای 2-3 ساعاتەکە بچۆ حەزەکەی 2-3 شەو لە لای دایک و باوکم بێنەوە هەر جەژنەکەی لا بکە بۆی پەیوەندی کۆمەڵایەتەکەمان لاواز نەبێ ئەم جار دواتر نایشکی ئێمە بە هەندێک پاسا و واز لە پەیوەندی کۆمەڵاتی بینیم پێغەمبەر صلی الله علیه و فەرمی لەیس الواصل بالمکافئ فەرمووی گەیەنەری پەیوەندی خزمایەتی ئەو کەسە نیە ئەو هاتۆ بۆ لا تۆ بچی یعنی جاری واڵێن ئەو منەوە چەند جەژنە ماڵم هێ نەهاتۆ بۆ لام با منیش نەچم مادام کەسی نزیکتەوە بە تایبەتی کە
جاری وایە عوزرێکی هەیە فەقیرە سەیارەی نییە یا تەمەنێکی هەیە ناتوانێت سەردانی تۆ بکە ئەمانە پێویستە سەردانی بکەن یا هەمانە هینی زۆرە وەک بڵێ ئیلتیزامات و ئەم لاولای زۆرە بۆ نمونە مامۆسای مزگەوتێکە خەڵکی مزگەوتەکە هەموو ناسێ اینجا جاری وە عشیرەتەکەیشی خەرەباڵخە جاری وا هەیە خێزانەکەیشی نادەم چەند ئاوڵ زاوای هەیە و چەند خوشکێ و ئەمانە هەموو ئەبێ عوزر بۆ ئەم جۆرە کەسانە بێنینەوە بەڕاستی جاری وا هەیە یعنی ئێمە سەردانی ئەوان بکەین و خەڵکێکی بەتەمەنیان خەڵکێکی فەقیر و هەژار زیاتر ئاگامان لێبێ ئێمە وەکو موسڵمان بەدەر لەوەی کە تاوانە زۆر عیبیشە لایەنی پەیوەندی کۆمەڵایەتەکان بپشڕێنین یاخود لاوازی کەین ئەمە سەباسی سەردانمان کرد بە ئیشارەتێ بۆش بکەین سەردانی شەرعی چۆنە اینی کابراچێ بۆ ماڵێک جنابوتی دەرگاکە کرابێت و ئایەکسە خۆی پێ بکە یا هەر یا دەجار تەقیلەیە نا دەرگاکردنەوەکە جۆرێکە لە معریفەت ها لە قورئانە بۆ بەهەشت وەفوتیحەت ئەبوابها بۆ دۆزەخ فتیحەت ئەبوابەوە نییە بخوای گەورە کە باسی خۆشی بەهەشتەکە فەرمێ بەهەشتەکان کە دێن دەرگا کراوەتەوە ئەوە بۆ ئەوەیە کە ڕێز لە میوانەوەی دەرگاکەی پێشتر بۆ ینی پێشوازی لێەکە تەمان کە منەڵم دەرگاکردن کابرا خۆی بک بە ماڵە تایبەتی بۆ ئەوانی تەمەنێکیانێنە أبي لدرجة بدري لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا عليه خواهي قولا فرمي ناتي تعيش مالك وتام والله ورقري وصلاة شكي أمجار بزوري حتى بو مالي خوش هو مرغوب ما وصل ومالي خوشت لصحابيان برسي بو دايكم فرمي بو دايكش يعني من بشم بو مالي دايكي شم أبي لتقي درجة كبن بلن بيه مجورة أو شرعية نابي أكثر إنسان درجة بكاتو خوي بكعب مجورة ونا شرعية فتايبتي هندي جار ئەزانی بۆ نمونە حاڵەتێکی یا ماندوو یان ڕنگ بێ هەندێ ماڵ لە خەو هەڵ نەسابێتن ئەو کاتە ئینسان مراعاتی ئەوانەیش بکە زۆر باش ماسا بە کورتیش چونکە کاتی بەرنامەکەمان تەواو بووە باسێکی لێبوردەییمان بۆ بکە چونکە جەژن پۆشاشی لێبوردەیی زۆر تیا دەبینری لێبوردەیی صفەتی خوایە سبحانه وتعالى اللهم إنك عفو صفەتی هەموو پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ جاری وایە لەناو داستانی پێغەمبەرێکە خوای پەروەردگار بەس صفەتی عەفوەکەی باسەکە یعنی پێغەمبەرێک کە ژیانی باسەکە ئێستا چیرۆکی ژیاننامەی پێغەمبەر یوسف بخوێنەوە زۆر شتی هەیە بەڵام صفەتی عەفوەکە زۆر زەقە صفەتی پێغەمبەری ئێمەیە عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم خزمەکانی 21 ساڵ ناڕەحەتیان کرد 21 کە فەتحی مەکەی کرد فەرمی هەمووتان عەفو بن ئێمە خەڵکمان هەیە ئێستا قسە لەگەڵ پورزاکەیان ناکە ئەڵێ 10 ساڵ پێش ئێستا قسەیەکی پێوتم دایکە قسە لەگەڵ کچەکەیان ناکە لەگەڵ زاواکەی ئەڵێ چوون بۆ ماڵێن قسەیەکی ناژین فرسەتە ئەم جەژنە هەمومان لە یەکتری عەفو چاوپۆشی لە یەکتری بکەین لە یەکتری ببورین بە تایبەت ئەو کەسانی کە خراپ بوون لەگەڵمانە خۆی مهمەکە لەوەیە یعنی سە من و تۆ هیچمان لەگەڵ یەکترانی لێبوردەی چینێکیانە بەس ئەو برایە کە زوڵمێکی لێ کردوم لەبەرخوا گردنی ئازابێ و عەفو یەکەم و ئەوە زۆر زۆر گرنگە ئەو دراوسەی کە ئازام شتێکم هەیە لەگەڵا بچم بۆ ماڵی ئەو خزمم کە شتێکم هەیە لەگەڵا بچم بۆ ماڵی ئەو ئەم سیفەتی لێبوردەیە زۆر زۆر گرنگات بە ئەندازەی ئەو ئێمە لێبوردە بین خوای پەروەردگاریش ڕەحمان زۆر بەتەوە مامۆستای بەڕێز جەزاکە زیاتر قسە بکەین بەڵام کاتی بەرنامەکەمانە مندا هەڵاگری تاعاتان قبول زاباتەوە مامۆستای بەڕێز قورئانی کۆتاییمان بۆ بخوێنە چەند ئاەتێک سپاس دەکەین أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والسماء والطارق وما ما الطارق النجم الثاقب إن كل نفس لما عليها حافظ فلينظر الإنسان مما خلق من ماء دافق يخرج من بين الصلب والترائب إنه على رجعه لقادر
يخرج من بين الصلب والترائب إنه على رجعه لقادر يوم تبلى السرائر فما له من قوة ولا ناصر والسماء ذات الرجع والأرض ذات الصدع إنه لقول فصل وما هو بالهزل إنهم يكيدون كيدا إنهم يكيدون كيدا وأكيد كيدا فمهل الكافرين أمهلهم رويدا صدق الله العظيم. جزاك الله خيرا. إنسان خوش بما مثاني برز مامۆستا سربەز جەباری مامۆستایانی و مامۆستا دانا شێخ جەلال خوش بێ خۆزاتەن باتەوە. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان درێژە بە بڕگەکانی بەرنامە دەینون ئەو بڕێک بۆ سپۆنسەرەکانی بەرنامە وەردەگری دەگەڕێینەوە. سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی سیگەوهەر. کاک شێختر کاتی ئەوەیە کۆتایی بە چاوەڕوانی بینەران بێنین و باسی سپرازەکەیان بۆ بکەین. ئەوان تەزبیحەکەم دەرهێنایەتە خۆی دیارە کە شتێک هەیە یەکێک لەم منتیقایە کە بابەتە کۆمەڵایەتیەکانە بەڵە زۆر باش بانی بکە و من لای دوعاکان بۆی ژواب لای بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ئێستا لە دەرفەتێکی زۆر ناوازەیە لە خزمەت بەڕێز و خۆشەویست برای عزیز پێشکەشکاری بە توانای کەناڵی ئاسمانی پەیام و پێشتریش کە لە بەرنامەی سیگەوهەری ساڵی ڕابردوو شوێنێکی دیار و تایبەتی هەبوو. بەڕێز کاک پەیوەند عومەر لەگەڵ ئێمەیە ئێوارەیە نەچووە بۆ بەرنامەی ئێوارانی ڕەمەزان هەتووە بۆ ئێوارانی سیگەوهەر. فەرموو کاک پەیوەند خۆشحاڵین بە هەمان سایلی عەلەیکە سەلام کاک پەیوەند بەخێر بێن یاخوا بەخێر بیتەوە ئەڵەی جەژنە شێخی خۆمەت زۆر غەریبیم کردبوون ئێوە هەمیشە پێکەوە بوونەوە کات کاک پەیوەند من جارجارە هاتم پاربەس ئەم ساڵی تر ئەزانی چی شتێکی زۆر خۆش شوێنە دیارە ئەوە بەس لەوێش هەر دیاری شوێنەکەی شوێنە ڕاستە فەرموون بەڕاستی کاتێکی خۆش بوو پار ینی زوو ئەم گوت جەنابی شێخ تۆ بۆ دوعاکان ئێستاش کە دەرهێنەری بەرنامەکە هەرەیڵێ ئەڵێ کاگاریان ئەڵێ کاک پەیوەند نەماوە گای شێخ بنێرێ بۆ دوعاکان و خۆی بڕوا بۆ ئێستانە چی دەیە بۆ بینەرەکان کاک پەیوەند بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله زۆر خۆشحاڵم کە خۆی پەروەردگار نسیبی خستمەوە ئێرە جارێککە هاتمەوە بۆ لای ئێوەی خۆشەویست لە ستۆدیۆی سیگەوهەرە واروها خۆشحاڵیشم کە ئێوە دەرفەتان پێدام ڕێگەتاندام کە ماڵی خۆتانە کاک پێوەناوە بێ و سوپاسانەکەم کە لێرەوە سڵاوێک لە بینەرانی خۆشەویست بکەم سوپاسی ئەو ئولفەتیانەکەم کە بە بەرنامەی سیگەوهەرەوە هەیەە و سوپاسی ئەو چاوەڕوانیانەکەم کە هەندێکیان پرسیاریان کردبوو بۆچی کاک پەیوەند دیار هەر زۆریش بە بەردەوام کاک پەیوەند لەکوێگە بەتەئکید ئەوە ئولفەتێکی زۆر خۆشە ئەوە یعنی بۆ بەتایبەتی بۆ کەسی ئیماندار بۆ کەسی ڕۆژنامەنووسی بە ئەتیچێت و بە ئەخلاق بەڕاستی ئەمە سەرۆتێکی گەورەیە کە تۆ بینەر حەز بەوە بکە فەیسی تۆ ببینێ دەموچاوی تۆ ببینێ قسەی تۆ گوێ لێ بێ ئەمە بەرەکەتە یان هەز بە نەبوونت بکە ینی ڕۆژێک کەنەی کاک شێخ باسێکرا لە ئێوارێک لێرە نەبوو مۆڵەتم وەرگرت بوو یەک تەلەفۆنم بۆ کاک شێخ کرد لەکوێی ڕاستە فەرموو ماشەڵڵا کاک شێخیش دەورێکی ئەساسی ئەبینێ خی گەورە مەوفەقیکە خی گەورە ئەو دوعانەی کە
کاکشێخی کە خی پەروەردگار قوبوڵیان کە بەس یەک جیاوازیت هەبوو ئێستا لەگەڵ ساڵی ڕابردوو وەڵێ. ساڵی ڕابردوو هەمیشە بە تەکێتی یەفەنیانە با بڵێن و قات و بۆیم باخ و ئەو ئێستا بە ستایلێکی ئەزانیشی ڕاستەکەی من جلی کوردی زۆری تیمان پێدا و حەزم زۆر لە جلی کوردیەوە زۆرینی جار جلی کوردیە پۆشم ینی بەرژی کوردیم لە بەرە ئێستا تۆ سیریکە لە ناو کوردیە هەورامیش زیریکە ئێستا بەڵە بەتەچی ئێستا لەسەرەوە بە ئەو بڵێن مشکەکەم هەورامیە کڵۆباڵەکەم هەورامیە ئەمەش ینی تاسیقم کرد و مراخانی سلێمانیە تەواو ئەمە توێشوە ئەمە شێخ ئەمە مە حکایەتی ئەمە دوورە. ئەزانی چی نەک حکایەتی دوورە ئەمە جگەلەوەی کە ناوی زۆرە مەسەنە بۆ منە لە هەندێک شوێن پێڵەن خوێن لە هەندێک شوێن پێڵەن تورەکە لە هەندێک شوێن پێڵەن جۆڕک لە هەندێک ئێوە ژەڵێن نمەکدانە شتێکی وایە لا ئێوە ینی لەبەرەوە ئەمە حکایەتی زۆرە واروها لەگەڵ بینەرانی خۆشەویست بە تایبەتی مناڵانی خۆشەویست کە ئەمە کامە پێ کاگاریان بە گیریە ناوە مەڵێ بزانە چیتیایە کاکە هەر جێژنانەکەی خۆم لێستاوە بۆ بزانن جێژنانەتان پێ دوایی ئەم بە ئەوانش ینی بۆ ئەرەمیان لەگرم دانا ئەمە خۆی مناڵەکان نییە کە مناڵەکان جیایە مەساسێوانە بوو ئێوان نەساسێ حەزەکەم لەو سەردانانی تۆ ماشەڵا بۆ لادیەکان و بۆ شوێنە خۆشەکانە گەڕی زیکرایەتی زۆر جوانە هەیە یادەوەری زۆر خۆشە هەیە یادەوەری ئەمەش هیچێکە لە یادەوەریەکان مناڵ چەند دڵی خۆشەکە تۆ شتێکیتە سەوانێکێکە لە ئەجرە گەورەکانی قیامەتیش کە ئینسان تۆ دڵی بەرامبەرێک خۆشکی مناڵ قەت بیری ناچێت ڕۆژان ئەم پیاوە بەم شکل شێوە هاتوو شتێکی یاوەت ینی گەورە ئابێت ئیلا توی بیرە ڕاست جا ئەگەر یادەوەریەکان شتێکمان باسی پێمان خۆشە جا پێشەوەی بچیتە ناو یادەوەریەکان من وتم بەخێزانم وتم کەەوە کاک پەیوەند کۆیان ناکاتەوە خۆیان دێن بۆ لای کاک پەیوەند هەر کازانن مەسەرەن کاک پەیوەند چۆ بۆ لادێکەکەی تراوا لی کۆ بنەوە ئەزانیی کاک شێخ من ڕاستەکەی بەنامەی ئاوادان بێ و ئێوارە ڕەمەزانم زۆر خۆشەوێ زۆر یەکیان لەبەر ئەمەیە دوو چین هەیە من زۆر گرنگیان پێدەم یەکیشان مناڵە یعنی باوەڕم پێ بکە لەبەر هێندێک بینەر نەبێت کە سۆر ئاستیارن لەگەڵ یان هەڵە بەڕم لەگەڵ یان ناچمە سەر دیوار ئەسمە سەردار هەر ئەمەوێ هەڵسو کەوتم مناڵانە بێ لەگەڵیانە بەڵام لەبەرەوەی هەندێک بینەرمان هەیە ئەمە قوبوڵ ناکە لانی کەم خۆ سوحبەتیان لەگەڵاکەم دەچمەوە سەر شێوەی ئەوان دەست قساکەم هەڵسو کەوتەکەم جاروای شعریان بۆ ئەڵێ شیرینیانە دەمێ بەتەشید لەبەرەوە مناڵ بۆ من بابەتێکی زۆر گرنگە دووەمیش چینی بەتەمەنەکان لەبەر ئەوانش بەڕاستی حەقی ڕێزگرتن و واروەها باوا بڵێن ئەوەی هەیە کە شەر ئینسان شەرمیان لێ بکە ئەو شکۆ گەورەیە بەڕاستی بۆ من لە ینی هینی هەیە ینی لە بەرنمەکە ئەتیباری گەورەی هەیە ڕاستەکەی کاچم بۆ گوندەکان ئەگەر لە بیرم بچێ نەمەهم لە بیرم ناچێت هەموو جارەی بەم لەگەڵ خۆمە بەس ئەگەر لە پێشێکی بەرنمەکە پێم نەبێ مناڵ سیرەکەم بەرەو پیرم نان بە جۆرێک بەس کە ئەمە بینن یەکسەر کۆبنەوە هەر بۆ خۆیان ئتر نییە یعنی شتێکی زۆر ئەو بەشی خۆی لە ستایلی تۆیان دۆزێتەوە لەگەڵ بێژگە لە چکلێت و لە مەساسە و ئەوەی تەسبیحات و ئیمساڵ تۆ بۆ پیرەکان بۆ تەسبیح دانانیت اینجا بۆ نمونە مێوژ ئەوسا لە کوردواری خۆوانە مێوژ و بعضێ لەو چەرەساتانە زۆر جوانە ئەگەر کاک شێخ زۆرشتم تاقی کردەوە سەرجە فەرمووی زۆرشتم تاقی کردەوە ئاخری هاتمەوە سەر مەساسەکە شتم پێ بوو جاری وا بوو ئەتوایەوە گەرما لێ ئێدا خراپە بوو تەنانە سپۆنسەرێک هاتە پێشەوە وتی کاکە تۆ ئەمەی بە مناڵان کەمە وتم ڕاستە وتی بەرە من سپۆنسەر دەکەمە وتم چی مەیتێ وتی وەڵا لە عابە دێمێ وتم کاکە لە عابە مەگەر بە فەردە بیبم بیم بە کۆڵمە چۆن بیبم خۆشیش نییە لەبەرەوە گوتم هێنا زۆرشتم تاقی کردەوە بەڵام ڕاستەکەی نقڵ و شیرینەکە و بە تایبەتی مەساسەکە زۆر عملیە بۆ من ئەوش پێشنیارێکی جوانە تەسبیح بۆ پیرەکان شتێکی جوان چی هەست پێیەکەی لە مناڵی ئەولادیانەیە هەستەکەی کە با بڵین لە ڕۆ کۆمەڵایەتیەکەوە زیاتر لە ژنگەیەکی تەندروستە ژین وەک لە مەمزع بازەوانە هەر لە مناڵیەوە چاو لە ناو سروشتا هەڵەیەنە زۆر تێکەڵن لەگەڵ سروشتا مەسەرم بۆن مناڵێک هیچ ئیشێکی نەبێت لە لادەیە لانی کەم مانگایەکیان هەیە مانگاکە پێش خۆی ئەدا و ئەیبابەوە و
دەرو دەشتە و ئەی لەوەڕێنە و ئەیهێنێتەوە و بێلامانە گوێ درێژێکیان هەیە ئەبێم گوێ درێژە کورتان کە هەک بەیەکی بکاتە سەری مەسەن ئەگەر باوکی لە شوانی بێ و دوور بێ یاخود لە درە و فەلاحەتی زانیکەشت پێ بڕم مامۆستان مەسەر مامڕە لەگەڵ باوتی زانستەکان ئەکەم لەگەڵ تەلەبە ئەوەی پێویست بێ لە ناو پۆلە لە ناو شارە لە دووتوی کتێبێکە وەکو معلومە پێی بڵێ ئەو لەوێ بە چاوی حەقیقی هەمووی بینێ ئەزانێ مریشک چۆنەژی چییە چۆنە زانێ قاز و خەڵک چییە زانێ ڕەشە شتێکی تردان شتێکی کتە زۆر مهمە مناڵی لادێ زۆر ئازان ئەزانی چی شتێک کە ناوی تاریکێ لی ناترسن من لە لادێکانە دەمەدەمی مەغریب بوو لە ئێوارانی ڕەمەزانی شابوو یعنی وردە وردە خەریب دنیا تاریکە بوو هەتا ڕۆژوشکانەکەشم تاخیر ببوو بینیم دوو مناڵ بە کەیفخۆشی و بە گۆرانی وتنەوە هەردوو چەند سواری جە درێژەکە بوون یەک کڵاشی کۆف ئەمە ولولەکە هاتووە دەرەوە لە هەک بکەیان وتم ئەوە بۆکوێچن وتیان وڵاچین بۆ لای باوکم لە لای ڕانە وتم باشە دوورە وتی بەڵێ دوورە وتم ئەی ناترسم وتیان نەوەڵە لەبەرەوە ئەو ڕجوولەتی لە مناڵێ و لە ئەمانە دروستە بە زۆر دوای قسەی تۆ زۆر ترسان زۆر باشە بەسەرهاتی تر چیمان هەیە کاک پێوەن وڵی بەسەرهات لە چوارچێوەی بەرنامەی ئاوادان بێ و ئێوارانی ڕەمەزانە زۆرە ینی هەر ئەم ساڵ دوسێ ڕوودا و ڕوویان ناوە کە یەکی چان لە گوندێک بووم پێم خۆشن ناوی گوندەکە بەرم بەسە خۆیان نەیزانن لە گوندێک بووم لەو ناوچەی گەرمیانە بە منتیقی لەیلان و ئاوها دەچێتەوە بۆ لای کەرکک و ئەوانە شوێنەکە سەر بە ڕاستەکەی بە نەحی لەیلان بوو بەرنمەکەمان تەواو کرد بێ ئەوە ناخۆش نانمان خوارد چایەکە تۆزێک تاخیر بوو لە کاتی خواحافیزیە من هاتمە دەرەوە خەریب و پێڵاوەکانم لە پێ ئەکرد وەڵاوتیان ئەرە وەڵایان بەسەر دەیەکە کاک شێخ لە یەک لەحزەیە هەر چوار نەک هەر چوار دەوری دەیەکە گیرە هەموو سەربانەکانش گیرە ئیترسی هەموو سیلە ئاواکە ینی وەزعێکی زۆر ناخۆش شوێنەکە سەر بە لەیلانە وتم جێژ عراقی هاتووە تۆش بتوای کلاشینکۆڤێک بدەن بە منیش ئاخۆ کلاشینکۆڤ چی مامۆستا بەهەرحاڵ وتمان بەبێت چی بێ هەتاکو من لە حەوشەکە چوومەت دەرەوە کامێرەمانەکان شتەکانیان کۆ کردەوە بینیم بە کوردی قسەیان لەگەڵاکەن وتم دەی مشکلێنێ کوردیان لەگەڵە چۆنە بێ حاڵیانەکەین وەڵا زابطێکیان لەگەڵا بوو وتی چێ بەرپرسی ئەم تیمەیە منش چوومە پێشەوەتم من وتی ئێوە درۆنتان وڵڵا وتم بەڵە هەڵمانەوە وتی درۆنەکەمان بۆ بێن وڵات درۆنەکەمان بۆ بردن وتم ئەحمەد درۆنەکان بۆ بەرە بە جانتاکەەوە یایە دەستی زابطەکەی کردەوەی شیان ئاوە هینی لەسەر ئەوکە بوو ینی کردیانەوە دوایش وتیان کاکە ئێوە پرستان نەکردەوە وتم کاچی من کەناڵەکەم لە دوو شوێن ئیجازەی هەیە لە حکوومەتی عێراقی ئیجازەیەکی هەیە لە هەرێمی کوردستانی ئیجازەی هەیە ئەو درۆنەی پێمە درۆنە کۆدی ئاسایشیشی پێوە ئەو کۆدەکەیتی ئتخم پرس لەمە زیاتر چی بکەم وتم کاکە ئەم دەیە من هاتووم درۆنەکەی من 300 متر ڕوە 300 متر ئاوا ڕوە 300 متر ئاوە کاکە تۆ بڕۆ 3000 متر ئاوا بڕۆ بزانە نەکەین هەر ئاوەدانێکی لێیە من لە زاخۆ هەتاکو کفری و کەلار بەرنامەکەم و پرسی نەویستوە بۆ ئێرا بێ پرس بکەم وتی وەڵی تر ئێرە شوێنێکی جیاواز و تایبەت و ئەوانە وتم چی بکەم نەمزانیوە شوێنێکی جیاوازە وەڵاوتی درۆنەکە بێن وتم باشە لە کوێ وەریگرمەوە خۆ تۆ درۆنەکە بێ بمدەیتەوە ئیشی من بە درۆنەکە ڕوە وتی دەبێ بێن بۆ قادرکەرم وتم بابە لە سلێمانیەوە من چۆن بگەمە قادرکەرم شوێنێکی ترمان پێ بڵێ وتی بچن لە فەرماندەیی لە سلێمانی وەریگرنەوە وتم بەڕاست بۆ ئێوە هێزی کوردستانن وتی بەڵێ وتم هێزی کوردستانن ئاوا هاتوونە ناو دەیەکەوە ئاوا دێن بۆ ئێمە خۆ کاکە ئێمەش وەکو ئێوە بەهۆز بەو زمانە قساکەن و ئێمەش خزمەتەکەین ڕاستە من ڕۆژنامە نووسم منیش جۆری خزمەتەکەم ڕەنگە لەگەڵ تۆ جیاواز بێ بەزی منش خزمەتە گرنگی بە لادەیە دەم گرنگی بە ئاوادانیە دەم پێم خۆشە لادەکان ئاوادان بن تەبیعەتی خەڵک بەهەرحاڵ وتی ئەی بێن وتم باشە چونکە سێرم کرد خەڵکی دیەکە زۆریان پێ ناخۆشن وتم بەلاتانەوە ئاسایی بە کاکە درۆنەکە بەرن من دوایی وەریەگرمەوە وڵای تر بە خۆی زانتەکە ڕۆشتە ئەو لاوە هاتەوە ماڵی ئاوا بێ سوپاسێکەمە بێ هەڵوێستی ئاواش سوپاس بکرێت وتی مامۆستا
ئێمە تۆ ناسین و دەزانین بەرنامەکەتان چۆن و ئەوانە و بەڵام ببورن ئێمەش هینەکەمان وایە ئەمە واجبی ئێمەیە و پێمان وتراوە و هەر کەس بێتە ئەم شوێنە بێ ئەماگادار کاتەوە حرمەتەن بۆ تۆش درۆنەکەتانە دەینەوە نایبن من سوپاسم کرد و ماڵتانەوە بێ و ئیتر قسێک ئەبڕێ چاک و خوارد چاکەم خوارد بوو دوای بۆ شتێک نەکەین کاک شێف نەریمان زۆر یادەوەری هەیە لەگەڵ جەنابتا هەراوا بچین سەرێکی لێبێ ئەڵێن چی فەرموو لە قسمەتانە کاک شێف نەریمان بەی جانزە و وەڵام لە خزمەتانە فەرموو نفەرموو ئەمدانین چی لێناوە وەکو پار خوڵک و خۆکە لەگەڵ شێفنەریمان ئەزانی پار شێف دیاریشی لەگەڵا بوو ڕاستە کاکە فەرموو زانە نەریمان ئەم ساڵ ئەگەر باش چۆنە کاک پەیوەندمان هێناوە کاک شێف وەڵام بەخێر کاک پەیوەندجان زۆر خۆشحاڵ بە ناخۆش نییە بۆ نانا زۆرمان پێ خۆش پێ ناخۆشە نەوەڵا شێف خۆش ئەم جارجارەوت ئەم ساڵ خۆشترە قسماتێکیشمان نەیە لەگەڵ کاک پەیوەندە ئێمە ڕاستە کاک شێف نەریمان هەندێک جارەوت ئەم ساڵ خۆشترە لە پار کوردواری ڵە بێ من ناخۆش تێگەشتی شەڵی هیوادارە ئێوە خۆشتان گوزەران بێت پار عادی باسی هینەکە بکە بزانم تۆ شتێک بڵێ شێف ژان تۆ پێم بڵێ بزانم چی کردووە مێوارێ ئەمە برنجەکەی جارەوە چێتیایەتی ئەم برنجە بە شێوازێک کردومانە بە بیبەری ئەلوان و پەتاتە و جێزەر کردومانە بەم شێوازە دەرچوو بە زۆر جارە ڕازانەوەی ماوەکەک بێن مابێتی ئەمە جارە ڕازانەوەی ماوەکەکە باش ئەمە جیاوازیشی لەگەڵ برنجەکانی ترایە ئەمە تامی جیاوازە تا ئێستا بۆ نمونە نەکراوە بە چی بە بیبەری ئەلوان و پەتاتە و ژێزەر کراوە بە بریانی بەس بۆ شێوازە نەکراوە باشە شێف ئەمە بەرتێرە هاتوانی ینی کەمێک بخۆی و تێربی بەتەشی دوایە بە توانیت بەڵێ باشە شێف هاتینەوە دیسان بۆ لای زەڵاتەکە پارش ئەم زەڵاتانە زۆر سوپرێکی جوانی زۆر جوانێ ڕازێنێتەوە عادی ئەم زەڵاتە لە چی دروست کردو ئەمان میوەیەکە ڕازانومەتەوە ئەوەی ئەوسەر چیە من کردوتە بە چی شغڵێکی لە ئەوەی تێرەوە وەکو شێوازێکی دیکۆرێکی جوانە ئەوە پێبەخشیەوە ئەمە زەڵاتەیەکی ئێمە شەکەلمان کردووە قەرنابیتە جێزەرە خەیارە هەروە بێتەوە سەوزەکانە ئیتر هەروە بێتەوە هینیشمان تێگەدۆ کیوی ئای خواردنە سەرچێکە سەرچێکە ئەوە مریشکێکی تایبەتمان دروست کردو ئەمڕۆ بەم شێوازە بە سۆسی پارپیکی سوورمان کردوێتەوە و ئاوی گۆشت ئاوی مریشکیشی هەیە و دوای پێشکەشێکی نەویست ئای دەستخۆش با پرسیارێکی تر بکەم لە خزمەتەکە بزانم هەڵمەتی خواردنی ئەم ساڵ چۆنە بزانم برانی دەرهێن و ستافی کامێرا و ئەوانە لەگەڵ خواردنەکانی توانە چۆنن بەتەشید بینیان زۆر خۆشە لەگەڵ خواردنەکانی منە ئەڵە خەڵەو بین کاکەم ڕەمەزانە باقی زەعیفی خەڵەو بین زۆرمان واڵێ شێف تۆ ئەم ساڵ هیچ گرنگی دیا بە خواردنی کوردەواری خۆت ئەم زۆرتر بەلای خواردنە ئەجنەبیەکانە وەڵڵاهی گرنگیم پێ نایە بۆ ئەم ساڵ بەرحەقەت ینی بەس دروستم کردووە ینی خەرخەرمانێکم تێکرد ساوارم تێکرد لە ڕۆژیان لەگەڵ کاک دیارە هەر بریانی بوو چی بوو دروستمان کرد لەگەڵ بەیەکەوە لەگەڵ کاک دیارە باشە فیدباکی بەرنامەکە چۆن بیستۆتەوە ینی با بڵێن بەتابەتی نا ئەمانە کۆمەڵێک شێفی کوردستان هەمویان بەیەکەوە ئاگیان لە یەکتریان متابعە یەکتریەکە بابزانم شێفەکانی تر پێ دەڵێنەوە بزانن متابعی بەرنامەکە بەتەکی دێسا بۆ نمونە شێفەکانی هەولێر یعنی بەڕاستی زۆر دەستخۆشیان لێکردم لەم فترە تەلەفۆنیان کرد وتیان بەڕاستی شێفەکانی هەولێر زۆر سەرسامن بە دیزاین و بە ڕازانەوەی خواردنەکانت زۆرم پێ سەری بەرنامەکەی کاک پەیوەند دەکەی وەرانی ڕەمەزان وەڵڵاهی من لەواچە مەجالم نەبێ فریاکۆم سریم بەس زۆر جار سێرم کردو ینی هەتاکە و قەرار بچین بۆ دەیەکەی شێف نەریمانیش قەرار بچین دێبوو هۆمەر خۆم کاکێ با من پرسیاری تر بکەم و بەرەو کۆتایی بەرگەکەی جەنابەتە چین خواردن لە وڵادەیانە چۆنە هەر بە سروشتی کردەوەریەکەی ماوەتەوە جیاوازە لەم جۆرە ستایلێکە وڵی مامۆستا باز خۆی جیاوازی لە نێوانی ڕەمەزان و غیری ڕەمەزانە هەیە بەڵام لەبەرەوەی ژیانی کوردەواری ڕاستەکەی فەرقی لادێ و شار نەماوە بە تایبەتی ئێمە بە خۆتان نەزانن لە دەی هەشتاکان لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکانەوە بەعز بەردەوام لادەکانمان هێنێ بۆ شار واتە ئێمە ئەو ژینگە
باو بڵێن لادەیە کە جاران هەبوو ئەو بەڕاستی ڕەسەنینی گۆڕا و هەڵا. تەبیعەتە گۆڕا خەڵک ڕاستەکەی لە شارەژێ ئەنج دوای چۆ بۆ لادێ ئەگەر ناجاران مەسەلەن بۆن منەشتی زۆر تایبەت هەبوو ینی خواردنی فعلەن خواردنی شار و لادێ جیاواز بوو بەڵام ئێستا و سفرەی کە ئەچیتە سەری هەمانە و سفرەیەکە لە شاریشا هەیە بە تۆزێک جیاوازیەوە ڕەنگە ینی خواردنێکە بەدار لێ بنێن مەسەلەن برنجێکە بەدار لێ بنێن یا مەسەلەن چایەکە بەدار لێ بنێن ئەوانش ئەلەم بابەتانەیە بەڵام وەکو خواردن جیاوازی زۆر نییە دەستی خۆش بێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین کاک پەیوەندجەنابڕاستی بەنامەکەتە ناودان کردەوە ئێمەش ئەم ساڵ بەرەو کۆتاییە ڕووین تر جەناویشتان خۆشحاڵ بووین کە هاتن و من ببورن یەک شت هەبوو حەزمە کرد ینی منیش تشکێکی بخەمە سەر بابەتی جەژن شتێکمان لەبارەی ڕوو لە جەژنین من ئەگەر ینی ئەلێرەشەوە ینی پیرۆزبایی خۆم لە ڕۆژوانانی خۆشەویست لە ئیماندارانەکەم خی پەروەردگار تاعات و عیبادەتیان قبول کە ئینشاءڵڵا و مەغفیرەتی خی پەروەردگاریان ئینشاءڵڵا بەنسیب ببێ ڕاستێکی مامۆستا سەربەست شتێکی جوانی وت زۆر سەرنجی منی ڕاکێشا ئەویش ئەوەیە کە ئێمە لە ڕۆژانی جەژنە دەرگاکانمان ئەکەینەوە دەرگادا ناخین ینی دەرگایە کە داخرا ماناچی سلبی هەیە ماناچی خراپی هەیە لە ڕۆژان نابێت دەرگا پێوە بی بۆ لەبەرەوەی کەشوهەوای جەژن ئەو ئارامی کە جەژن دروستێکە ئارامێکە تەنانەت خراپەکانیش باشەکات ینی دەشێت لە ڕۆژانی جەژنە خراپەکانیش باش ببن لەبەرەوە تۆ سیر کە ئێمە جگە لە ڕۆژانی جەژن ئەگەر کەسێکی نەناس بێتە ناو حوشەکەمانەوە ئەبێ بەشتێکی سیرە بێ بەشتێکی عجیب چۆن هات بەڵام سیر کە نەک هاوڕێکاتمان نەک خزمەکانمان نەک دراوسەکانمان لە ڕۆژی جەژنە دێنە ماڵەکەمان ئەوانە کە ناشیان ناسین بە قاپێک چکەلێتەوە بە ڕووی خۆشەوە ڕاستەکەی بەرەو پیرانە چین ئەم لەحزیە وەکو لەحزەیە وەکو کاکشێخ زۆر جاباسەکە لەحزەیەکی بەهشتیە یعنی لەحزەیەکی زۆر خۆشە بۆیە ئینسان لە ڕۆژی جەژنە حەز بە ئارامێکی زۆرەکە خۆزگە داتایەکمان دەسەکەوت بزانین ئاستی تون و دژیت لە ڕۆژی جەژنە چەندە ئابەزە ڕەنگە هەر نەبێنێ ینی باوەڕ بکە ئەو تەنانەت ئەو شۆفێرەی کە لەسەر جادەیە ڕەنگە لە ڕۆژانی تەنانەت ڕەمەزانیشا بێت تەحمل ببێ و هۆڕێت بۆ لێت بدا من دڵنیام لە ڕۆژانی جەژنە بەڕوویەکی گەش و بە پێکەنینەوە تەماشاتەکە و سڵاو لێەکە لەبەرەوە جەژن زۆر خۆشە مەمنونین یاخوا بە خێر بێن دووبارە سەرچاو بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانی من لێرە ماڵاوایی لە کاک پەیوەندەکەی بە قوربان چاوەکە شێفی خۆشەویست بە قوربانی لەگەڵ ئازیزانی بەرنامە هەمێ دەکەین کە ساتە وەخت و بیرەوەری خۆشتان لەگەڵ کاک پەیوەند و بەرگەکەی ئەمجارە بەسەر بردبێ دەچینەوە ستۆدیۆ لە خزمەتی دکتۆریی پسپۆڕی زۆر ڕێنمایی کارەکەین کە لە بواری وەرشیا فێرمانەکە کە چۆن دوای ڕەمەزان بابچینەوە بەدەم قسەکردنەوە سپاس کاک شێخ ئۆنسەرجان من بێ وەرەخەکە هەڵگرینەوە کاک شێف فەرموو بەڕێز دکتۆر بێستون خەیروڵڵا ڕاهێنەری دەستجوانی لە خزمەتی ئابین بۆ قسەکردن لەسەر دەستپێکردنەوەی وەرزش دوای ڕەمەزان با تەشریف بفەرمێت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله بخير بين. شرچاو خير بين. هو صار فرم. نعم. بخير بين. بخير بين يا اخوان. لا باش باش قربان. باش بين. اخوان بخير بين. باش. ئێمە بە حکمیەوەی کە لە ڕەمەزان بە ڕۆژووی بووین و لەسەر ڕێنمایی ئەو بەڕێزانەی وەک جەنابتان ئەبوو کاتەکانی وەرزشکردن یان چۆنیەتی وەرزشکردن لە ڕەمەزان ستایلێکی تر وەربگرێ. ئێستا بەرەو کۆتایی مانگی ڕەمەزانە چین چۆن دیسان خۆمان ڕێکخینەوە لە بابەتی وەرزشکردن. سەرەتا السلام عليكم سڵاو ڕێز ولاک بۆ هیوای ڕۆژ و تاعەتی ولاک وای گەورە لەمان قبوڵ کات. بێگومان چۆن هێز یا فشاری
وەرزشمان کەم کردەوە لە مانگی ڕەمەزانە هەر بەو شێوەیەش پێویستەکە لە دوای مانگی ڕەمەزان پیرۆز بتوانین بە شێوەیەکی دروست گرنگی بینەوە بە وەرشەکانمان چکەم وەرزش بەشێکی گرنگە لە ژیانی ڕۆژانەمان هەم بۆ تەندروستیمە هەم بۆ لایەنی ئاسوودەیی دەروونمان پێویستەکە بە شێوەیەکی سادە دەست پێ بکەینەوە چکەم بەڕاستی ئمە لەوانەیە ئەم مانگە زۆر بمان هەر لە وەرزش دوورکەوتبێتینەوە یا ئەگەر زۆرزشمان کردبێ بە شێوەیەکی زۆر سادە و ساکار کردومانە بۆی وا باشترە بە شەڕێکی کەمتر دەست پێ بکەین تا وردە وردە ئەچینەوە سەر ڕێتمەکوانەکە ماسا بێستون ینی یەکسەر فولی نەکەین وەگەر جارانی پێش ڕەمەزان ساعت و نوێک بۆ 2 ساعت وەرزشمان کرد بێت لە هۆڵەکانە یەکسەر دەست پێ نەکەینەوە ئەو ڕیتمە یەکسەر بچینەوە سەر ئەوە چۆن بۆچی ئەگەر وا بکەین زەرەری هەیە لەبەرەوەی ئێمە فترێکی زۆرە پشومانەوە بە ماسوولکە فترێکی زۆرە لەشمان دوور بۆ لە ئاوی پێویست لە چوری پێویست بێگومان ئێمە زۆرمان زۆر لە خواردنەکەمان گرتوێتەوە لە خۆمان بۆی وا باشترە بە لیڤڵێکی نزمتر دەست پێ بکەین تاکو هەم لە ڕووی لیاقەی بەدەنیەوە هەم لە ڕووی لیاقەی بەدەنی بەڕاستی پێویستە بەرزکرێتەوە وردەوە دەبچینەوە سەر ڕیتمەکەی جارانمان کە هێزێکی تاڵمان هەبوو بێگومانم کەسە پێشتر 80 کیلۆ بە نمونە وەرچێکی پنج پرێستی کردووە بە هەمان خیاڵی 80 کیلۆ نابێت دەست پێ بکاتەوە ڕاستە لە ڕووی زەهنی وڵێ من توانیمە بەڵام ماسوولکەکەی سەعدادیەوەی نیە بەڕاستی ماسە بێستون ئاستی وەرزشکردن لە کوردستانە و ئیحتیمامدان بە لەش جوانی کات بەسەربردن لە وەرزشە لەش ئاستێکە ینی گۆڕانکاری بەسرا هاتووە لە ڕووی ڕاگەاندنەوە زۆر قسە لەسەر وەرزش و هۆڵەکان و ئەمانە ئەکرێ ئایا خەڵک ینی هاتووە بەدەم ئەم بانگوازی ئێوە بێگومان وەرزش بەراورد بە ساڵانی پێشوو کاراسانی زۆر بۆ کراوە بیرمان نەچێت هەمومان ئەگەر لە سەردەمانێکە وەرشمان کرد بێزانی کە چەند گەڕک و چەند کیلۆمەترێکمانە بڕی تاگەیشتە هۆڵێک ئێستا لە هەموو ناوچەیەکە لە سلێمانی هۆڵێکی لە جوانی تایە یان ناوەندێکی وەرشی تایە کا بێمە کاراسانێکی باشەوە خەڵکیش بەڕاستی بەدەمەوە هاتنێکی باشی هەیە هەر نەبێت زۆرینەی کۆمەلگای ئێستا وەرزشکارە مەرجنی هەمووی لە بواری لە جوانیا بێت هەرێکی لە بوارێک ئەرکێکی و ئارزووی وەرشێکیە بە نمونە من زۆر جار سڵفای کرۆچمەتە پارکی ئازادی خەڵکانێکی زۆر زۆر بینم کەلتی زاماری داوامیشان هەیە بەیانی زوێن وەرشی خۆیانەکەن و دواترە ڕۆم بدامکەوا بێت ئەمە بەڕاستی جێ دڵخۆشیە مامۆستا بابەتێک هەیە کە با بڵێن پەیوەندی بە وەرشەوە هەیە ڕاستەوەیان ئاوێتەیە بە بابەتە وەرشیەکان ئەویش ئەو خۆراک و تەغزەیە کە ئێمە وەری دەگرین ڕۆژانە یان دەیخۆین چونکە هەندێک هەیە لەگەڵ وەرچەکە یا ڕێنمایی پێدەدرێت کە چی بخوە چۆن بخوە چەند بخوە مەسەل خۆ دەزانی لە دوای مانگی ڕەمەزانی تر دەرگای جەژن کراوەیە خۆراکی جۆرا و جۆر دەخۆین بۆ بابەتە خۆراکیەکەش هەر وایە پێویستە بەرەبەرە بچینەوە سەر هەمان بەرنمەیان چۆن بکەین گرتنی نەفس بەڕاستی لە دوای مانگی ڕەمەزان تۆزە قورسە بێت هەمومان تەجروبەیەومان کردووە هەم خوارد نەخۆشە بڕاست یەکەم ژەمی بەیانی کە شیرینی بۆنێکی خۆشی چێژ لەناو ماڵەکە شیرینی جۆرا و جۆر خۆراک بەڵام تا بتوانین بەڵێ بێگومان دروستەکە ئەوەیە کە کەم کەم بەرەو ژەمەکان بڕۆین ئاگداری تەندروستی خۆمان بین چکەم ئێمە فترێکی زۆرە بزان لەو کاتا خۆراکمان نەخواردووە بەیانیان بە تایبەت کە بەیانیان ئێمە دەستەکەین بەو خوارد نەخۆش و خوارد نەزۆرە بەت بەڕاستی ئەبێت کۆنتترۆڵی نەفسی خۆمان بکەین بەیانیان بابەتی وەرزشکردن نەفسێکی درێژی ئەوێ مامۆستا یعنی ئەوە نییە مەسەرەن فترێک مانگێک ساڵێک پێوەی خەریبی ئەوێ هەر بەردەوام بی یعنی وەکو چۆن لە پێش ڕەمەزانە بەردەوامیت وەرگرتووە بێت دوای ڕەمەزان دیسان درێژەی پێ بدەیتەوە ئەمە چۆن بکەین ئێمە بتوانین بۆ ماوەیەکی دوور و درێژ وەرزش لە لای خۆمان بهێڵینەوە مامۆستا گومانتان لەوە نەبێت و بینەرانیش گومانیان لەوە نەبێت کە مانگی ڕەمەزان بەڕاستی نیعمەتە بۆ وەرزشکار بزات ئەوانەی کە زۆر بە چڕی لە ناوەرشەکەیان لە ڕووی کۆمەڵێک بەکارنانی کۆمەڵێک تەواوکەر و پێویستەکان باوەڕ بکەن نیعمەتە پاکبوونەوەی لەشە لە تەواوی شەهرەکان ئەتوانین بڵین نوێبوونەوەیکی لەشە لە مانگی ڕەمەزانە بۆیە ئێمە توانین بڵین مانگی ڕەمەزان یەکێکە لەو نیعمەتانەی کە ئێمەی موسڵمان و وەرزشکارەکانی لێ سوودمان دەبین ئەمە بەڕاستی شتێکی زۆر زۆر ئەوەیە بەڕاستی بە هەمومان ئاگدار بن لێی چکەم ئێمە زۆر جار وەرزشکارمان هەیە بە بیانەوەی کە من نامێک کێشم دابەزێت لەوانەیە بیکا بە بیانێک بۆی کە خۆی بزێتەوە لە ڕۆژ و گرتن کە لە کاتێکا پێچەوانەکەی ڕاستە ئەمە حەزم کرد لێراوکو تێبینیەکەوە باسم
مامۆستا دوو جۆر وەرزشکردن یان چەند جۆرێک لەوانەیە هەیە جەنابتان سۆڕیتان ئازانە جۆرێکیان وەرزشکردنە بەو ئامێرانەی کە ئێستا هەیە و داهێنراون لەگەڵ بەرەو پێشوونی تەکنۆلۆژیا ئامێری وەرزشکردنیش گۆڕانی بەسەر هاتووە تەمان جۆرێکیش وەرزشکردن ناوازانەوانەی کە پێڵێن وەرزشی سویدیە یان تەمرینی سویدیە دانم بەبێ ئامێرەکان دەکرێت هەوایەکان بڵێ کامیان بە کامیان دەست پێ بکرێ باشە کامیان سوودی زۆرترە و بە کامیانەوە سەرخاڵ بین خوب بگرین باشترە بۆ ئێمە ینی بۆ کەسێک بێ مەودایەکی دوو درێژ وەرزش بکە بێگومان هەردووکیان سوودی خۆیانیان هەیە بەڵام ئێمە بیرمان نەچێت ئەوەی کە هەڵگری لە شیەمێ ماسوولکێ ئێمە پێویستە ئیش لەسەر ماسوولکە بکەین ماسوولکە بەهێز بکەین و بیرمان نەچێت وەرشی هەوایەکانیش بەهێزکردنی ئەندامەکانی ناوەی جەستەیە کاوابێ هەردووکیان پێویستن بۆیە دەبتوانین کاتە هەردووکیان بکەن هەردووکیان ئاوێتەیە بکەین بەڕاستی دەتوانین بڵین سوودێکی باش وەرەگرین لە هەفتەیەکە دوو ڕۆژ یاری هەوایەکان بە لەشی خۆت ئەنجام بیت بۆ ئەندامەکانی ناوەی جەستە سێ ڕۆژیش بۆ بەهێزکردنی ماسوولکەکانمان تا بتوانین لە تەمەنێکە کە گومان لەوانە ئەمە تەمەنە و ئەڕات پێمان خۆش بیان توانای ماسوولکەمان دابەزێت لەو تەمەنە ئێمە ماسوولکێکی بەهێزمان هەبێت هەر نەبێت بتوانێت جەستی خۆمان هەڵبگرێت ڕاستە ماوەستا بێستونیسە بۆ نمونە زۆر کەس وەزش بۆ چاکبوونەوەی خۆیەکات بڵێ قەڵەوە ورگی هەیە وەلابردنی چۆرییکە بۆ کەمکردنەوەی ڕێژی شەکرە و زەخت و ئەو نەخۆشی درێژخانانە ئەم عیلاج و ئەم وەرزشاکات ئێوە ڕێنمایی خەڵکەکەن کەسێکیە بۆ لابردنی چۆری ئایا لە یانەکان لە شوێنەکانی ئێوەیە ئەتوانێت ینی زاڵ بێ بەسەر ئەو چۆریا و چۆرەکەی لا بەرێت یاخود ئەتوانێت ڕێژەی شەکرە و زەخت و ئەمانیان دابازێت نەخۆشەکان بەرەو باشترشن کاتێکە لە ئێوە وەرزشەکان بێگومان یەکێک لە هەرە سوودە باشەکانی وەرزش بە تایبەت وەرشی لە جوانی و لە ڕێکی کۆنتترۆلکردنی شەکرە شەکری خوێن ئەمە یەکێک لە هەرە سوودە باوەکانی بڵێ یا ئەتوانین بڵی ئەو سوودانی کە زۆر بە زووی هەستی پێەکەیت و بێگومان لە پاڵ ئەوەش ئەگەر سیستەمێکی خۆراکی ڕێکی هەبێت یا پێویستی هەبێت و تەندروست بێگومان چوری لەشیش ئاسانترین خۆناغی چوری لابردنە لە وەرشە باوەڕ بکەن ئاسانترین خۆناغە تەنها پێوەستە بە ڕێژەی وزەی وەرگیرا و وزەی سەرفکراو هەر زۆر کارێکی ئاسانە ڕەنگە بنیادی ماسوولکە خەڵک لای ئاسانتر بێت باوەڕکەن دەقات ئەرکی کێژاگرتنی هەیە لای ئێوە بە ڕێژەی تقریبان بەنسبی کەسێک ئێوێ ورگی دابەزێنێ باش چنی پێچێت تقریبان ئەگەر ورچێکی تەندروستکە بۆ ڕێنمایی ئێوە بڕات بەڕێوە بڵین کە پیانەڵێن مامۆسا دیاریکراو نییە چونکە بیرمان نەچێت جیناتەکان جیاوازن کەسێک بۆ کەسێک جیاواز بڵێ و ئەندامەکانی ناوی جەستە هەنێک کەس هاوکارە بۆی کە توانای چوری هەڵمژێنی کەمتر بێ هەیە توانای زیاترە و جۆری وەرزشکردنەکەی و جۆری ژیانی ئەمە هەمووی ڕۆڵی هەیە بەڵام ئەتوانین بڵین هیچ کارێک ئەستەم نییە تەنە هەوڵێوێت ئەگەر ڕۆژی هەنگاوێکیش بێت ئێمە بەرەو پێشەوە بڕۆین کابێ کارێکی باشمان کرد لەوە باشتر لە جێ خۆمان وەسابێت بە من زنجیرەیە پرسیار بکەم مامۆستای بەڕێز گیانە خۆش بێ هەیە کە پێی ئەڵێن ینی وەرچی هێمال کردووە بەڵام کاتێک دکتۆر پێڵێ تۆ پێویستە وەرزش بکەی هەندێک نەخۆشی درێژخایەن لی بە دیار داوی وەنە زەختە شەکرەیە فڵانە فیسارە چۆن نەتوانێت ئایا سوود لە وەرزش وەرەگرێ چۆن نەتوانێت وەرزشێ بکە کە سوودی بۆ تەندروستەکەی ئەو کاتی هەن ئەو کات یا پزیشکی بەڕێز بۆی دیارە کات جوڵاق وەرزشەکان یاوەتا لای ڕایەنەرێک یا کەسێک پێڵێت وەرزش بکە پێڵێ وەرزش بکە بێگومانە بێت ڕاوێژ لەگەڵ ڕایەنەرێک یا کەسێکی پسپۆر لەوارەکە بکات ینی هەموو وەرزشێک نابێ بکە هەموو وەرچە نابێ بکە هەر کەسە و بە پێی جۆری نەخۆشیەکەی خۆی تەعاملێ بێ لەگەڵ بکرێ بەڕاستی ئەوش پێویستی بە شارەزایەکی باش هەیە ناکرێت هەرا عەشوایی دامرێت کەسێک فەقەراتیە جیاوازە لەگەڵ کەسێک ئازاری ئەژنۆی هەیە بێت لە کۆمەڵێک ڕایانان دوور بێت کەسێکی ترمان هەیە شەکرێ هەیە زەختی هەیە ناکرێت کۆمەڵە ڕایانانی پێ بکەن مەشاکیلی دڵی هەیە ئەوە بەڕاستی بێت کەسێکی زۆر شارەزا پرۆگرامی بۆدامێت بێگومان سوودی لێ وەرەگرێ هەندێک جار وەرزشکارێکە بینی وەرزشکارە لە ناوی یاریگایە مەسەلەن
بە قەدەری خۆیان جەڵدە لێدایە کەوێ و گیانی لە دەسەدا یا وەرزشکارێکە بزانم لەناو هۆڵەکانە ڕۆژان و وەرزشەکەیان شاخڕەویەکە جۆرێک ئەمە لی گەڕێلەوەی قەدەری خۆی و تەمەنی کۆتایی هاتووە بەڵام تێبینیەوە لای خەڵکێک دروستە بێڵێ خۆ وەرزشکار بوو جەڵدە لێیدا بەمانە ئەوەی مەسەلەن ئێوێ بابەتی وەرزشکردنی ڕۆژانە کەم بنرخێنێ تۆ چی تێبینی و کۆمنتێک لەسەر ئەم جۆرە بیرکردنەوە هەیە بۆچی ئەوانەی وەرزشکارن هەندێک جار تووشی و جۆرە حاڵەتانە بن من دڵخۆشم سەرتا دڵخۆشم بۆی کە کاتێک وەرزشکارێک مە زۆر جار تێبینم حاڵەتم کردو و بینی وشمانە کاتێک کە وەرزشکارێک تووشی حاڵەتێکی مردنی کتۆپڕە بێ دەنگدانەوەیکێ بێت کابێ خۆی لە خۆی ئەمە سەلبێنەریەوەیە کە ئەم شتە نابێوە کابێ ئەم کەسە ئەم کۆمەڵە کەسەیە ئەم چینەی کۆمەڵگا کە وەرزشکارن بە بەهێست سیرەکرێن بەهێز تەماشاکرێن بە کەسانێکی تەندروست تەماشاکرێن خۆی لە خۆی ئەمە دڵخۆشکەرە بۆ بێگومان تەمەن کەس ناناسێت کۆتاییاتنی تەمەن کەس و کات و مەکان نازانێت هەمومان سەرنجام مردنی قەرزارین بەڵام بێگومان هۆکاریشی هەیە بێهۆکار نییە وەرزشکاری جوەکەر کەسێکی تر مرۆڤ و ئێوە بڕێتان نەداوە وەرزش بێتە ڕێگر لە مردن نەخێر هەموو کەسە هەموو کەس بەڵێ هەندێک جار ئێمە تێبینیەوەمان کرۆ کەسێک خوانەخواستە جەڵدە لێ یاوەیە ئەوە کۆچی دوایی کردووە یا لە کاتی وەرشە بەهۆی لەدانی بەرزی دڵیەوە و نەبوونی لیاقەیەکی باش یا مەشاکیلێک لە دڵیا بووە کۆچی دوایی کردووە ڕاستی تەنگانەوەیکی زۆریە بووە لە کاتێکە لەوانەیە لە هەمان ڕۆژە لە شاری گۆک سلێمانیا سەدان کەسی تر وفاتیان کرد بێت و زۆر ئاسایشە بیر ماوسە بستون ئەگەر لەسەر و خاڵی ماوسعباس تێبینیەک یعنی ئەوانەی بڵین حتا ئەگەر لە وەرزشی شارجەڵدە لیانەیە وەزانم ڕێژی ئەوانەی ئەمێننەوە لە سەرجەگە کەمە یەکسەر ئەمرن وایە بێگومان حاڵەتێکی بەم بەڕاستی تێبینیم نەکردووە بەڵام بێگومان کەسێکە لە ناو وەرشە جەڵدە لێی بات خوێن بەربوونێکی زیاترێ لە ناو وەرشە کابێ خوێن بەربوونەکەی زیاترە لە کەسێکە ئاسایی دانیشتۆ لە ماڵەوە لیانی دڵی نزمترە شتێبینیتان هەیە بۆ ئەوانەی کە بڵین نەخۆشی دڵیان هەیە ئایا هیچ وەرزشەکەی کات یا وەرزش خراپە بۆ ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە بە پێی پێویستەکەی خۆیەتی ئێمە زۆر جارکە کەسەگێتە لامانەوە ئەرکە لەسەر بەڕێوەبەری هۆڵە وەرزشەکان یاخود ڕایەنەرەکان کاتێکە کەسێک فێرخوازێک سەرەتایەتە هۆڵەکە بانگی بکات لێ پرسێت ئایا هیچ مەشاکیلێکی تەندروستی هەیە ئەگەر هەیە چییە و چۆنە و پزیشکی بەڕێز چی پێوتووە بەڕاستی ئەکرێت لیان پرسرێت ئەبێ لیان پرسن ئەگەر لێشان دەپرسرا ئەبێ ئەم فێرخوازە خۆی بەڕاستی بچێتە لای بەڕێوبەری هۆڵ یا ڕایەنەری هۆڵ کە بڵێ من بڵێ ئەم مەشاکیلانم هەیە بەپی ئەم مەشاکیلانە ئێ وەرشم بدانین مامۆستا ڕاستەخۆ خۆشۆردن لە دوای وەرزشکردن کارێکی دروستە باوی گەرم باشە یان بە ئەساوی سرد ئەگەر لە من پرسیین باوی گەرم چکە ئەمە وەکو لاری باشی ناخۆم قەت دەمتوانێت باوی سار خۆم شۆ بەڕاستی دوای ڕایەنان بەڵام بێگومان دوای ڕایەنان خۆشۆردن ئەبێتە هۆی ئارامبوونەوەی لەشمان و دەرچوونێکمان یا زووتر پشووەرگرتنمان شتێکی زۆر باشە و ئاوی ساردیش بێگومانێکێکە لەو سوودانەی کە ئەگە بوێریت وەک من نەبی ئەگە بوێری خەوی دوای وەرزشی زۆر خۆشەوەیە خەوی دوای وەرزش بزات وەرزشی بەشی خوارەوەکە بە وەرشی قاچەکان کە هەمان لێ ترسن ئەوانەی کە وەرزشکارن دوای بەڕاستی خەوێکی ناوێ پرسیارێکە ما ببێتەوە من ویستم بیکەم هەندێک وەرزشکار پرۆتینەکان وەرەگرن باش پرۆتینەکانیش بە وێنەی هەموو شتەکانی تر باش و خراپ لەناو بازار ئێمەیە تێکەڵاو بووە قسە چییە لەسەر ئەمە هەم وەرگرتنەکەی هەم جۆری پرۆتینەکان ئێمە سەرەتا باوەکو خۆی بەڕاستی بیان ناسێنین کاڵین تەواوکەری خۆراک نایخۆی بخۆێتی تەواوکەری خۆراگانی ئەگەر من خۆراکەکەم تەواو نییە یەم بە یەکێک لەم بابەتانە نەقسەکەی بڕەکەمەوە جەنابێت توانای تەواوکردنی خۆراکان هەیە پێویستە بە هیچ تەواوکەرێک نییە کەوابێت مەرجنی ئەوەی وەرزشکار بێت بەکاری بێنێ پێویستە بەکاری بێنە پێویست نییە وەک نمونێکی سادەتر بێنینەوە لەبەرەی بینەران جوانتر لێ تێبگەن مناڵێکمان هەیە 5 مانگ شیری دایکی تێرێکە کەوابێت پێویستان بە شیری قوتو نەبوو مناڵێکمانی هەمان تەمەن
دایکی ناتوانێت تێریکە هاڵێ دوو ئارە شیری بۆ بگرنەوە ڕۆژانە بۆی کە گەشەی دروستی هەبێت بەڵام ئەگەر بینە سەر ڕاستی کامیان تەندروستترن دایکەکە مۆزوعی تەواوکەری خۆراکیش نفسی شێوەیە ئەگەر خۆراکەکانی ڕۆژانی خۆی بەشی پێویستی دابی نەکات زۆر تەندروسترە لەوەی کە لە ڕێی تاواکەرەوە دابینەکەت. جۆرەکانی زۆرن ئێمە لە چەوریەکانمان هەیە لە ڤیتامینەکانمان هەیە لە کانزاکانمان هەیە ترشە ئەمینیەکان پرۆتینەکان و زۆر بابەتی تر هەمویان نەتوانین بڵێن بە شێوەیەکی باش تەندروستن بزات لە ئێستاە کە پەیوەندی بازرگانیمان لەگەڵ هەندێک لە وڵاتەکانە باش و دەرگا کراوێ و بکو جاران نییە بەڕاستی کە ناتوانڕە داخل کرێت بە ئاسانێتوانرە داخل بکرێت لێوشەکەیتە سەر ویژدانی بازرگانەکەمان و ئاستی ڕۆشنبیری وەرزشکارەکانیشمان کە بزانن ئێمە زۆر سپاسی جەناب دەکەین سپاس بۆ کاتمان گرتی و ڕێنمایی باشیشەکان ئینشاءالله بەرەبەرە دەست بە وەرزشکردنەکەین ڕێز مامۆستا بێستون خێرڵڵا ڕاهێنەری لە جوانی زۆر سپاس نەرە بە ڕێزەکان ئەو بڕێک بۆ سپۆنسەرەکانی بەرنامە نەخۆشخانەی بەخشین کۆمپانیای دۆلفین سی وەردەگرین و دەگەڕێنەوە. نەرە بە ڕێز و خۆشەویستەکان گەیشتینە یان بەرەو کۆتایی قەیمجارەی بەرنامەی سی گەوهرە چین تەنها ماوەتەوە هەندێک وەڵام و پرسیاری سادەی کاک شێف نەریمان و دوچارچینە لای کاک شێخ فاتح بۆی وەک ڕۆژانی ڕابردوو دەستی دوعاکانی بەرز کاتەوە و ئەوەی لە نێو دڵی خۆی و ئێمە و بینەرانی بەڕێز و مسلمانانی جیهاندایە بیگەێنێ بەخۆی پەروەردگار و خۆی گەورە وەڵاممان باتەوە ئینشاءالله. کاک شێف نەریمان هەندێک بزانین هەر لێرەوە دەست پێ بکەین چیمان ئامادەیە چیت کردووە؟ سپاس بخۆ هەموو شتەکان ئامادە نێسا ئەمە سوبەکەمانە وتمان کامە سوبەکەیە؟ ئەمە سوبەکەیە ئەمە سوبێشی نیسکانەمان دروستکە ئەمە بەگێزەر و پەتاتەیە لەگە بڕۆکلێتێک گەڵامان کردووە زۆر باش زائیدەن مریشکێکمان هەیە ئێمە بە دوو شێواز کردومانە باشە بە دوو شێوازێک بە سوورکردنەوە جۆرێکیان کوشلەیە زۆری شاوە کوشلێ وەکو شلە دروستمان کردووە شلەکە چییە؟ بەس شلەکە ئەمە بڵێ ئیمریشکە بەڵام چی ئەمە گێزەرمان بۆ زیاکە دۆ پەتاتە من پرسیارەکەم لەبارەی گێزەرەوە باشە کۆی هەموو خواردنەکانت بەڵێ هەر لێرەوە هەتا ئێرە هەمووی گێزەری تایە قەیسەکەش تایەتی بۆچی؟ وەڵی گێزەر زۆر شتێکی باشە بۆ تەندروستی ئینسان ڕاستی زۆری من خۆم زیاتر گێزەر زۆر بەکارێن چونکە هەم تامی خۆشەکە و هەم تەندروستی شەنی ئاساییە خانمان لە ناو خواردنەکانیانە گێزەری زۆر بەکار ئاسایە ئێستا من لەم قەیسیە کە ئەباس لەم قەیسیا من گێزەرم بەکارێنەوە گێزەری شیرینە قەیزی شەر شیرینە جوانە ڕاستی ئەمە باسی شلەکەت کرد ئەمەش ئەش کرد برنجێکی دۆلفینسیمان لێناوە بە پەتاتە و بیبەری ئەلوان بەم شێوازە دەرچوە جوانە ڕازانەوەیشمان بۆ کرد قەیسیەکە چی؟ قەیسیەکەمان ئێمە قەیسیمان هەیە بەکردومانە بە کشمیش قەیسێت لێناوە بە خانمان سبەی نەئاوا بکەن سەرەتا من قەیسیەکە تۆزێ من کەرم بەکارهێنا کەرم کردنە و منجاڵەکە و جوان قرچاکە دەباتی ڕۆن باڵە دەباتی ڕۆن زۆر زۆر نەقرچێت ینی قەچا من هەستام قەیسیەکەم تێگرت قەیسیەکەم قەیسیەکە پێشەوەی بیکەیتە ناو قابلەمەکەوە چی لێ کرد خوساند من ئەم قەیسی هیم بۆ قەیسی تەڕ و قەیسی توشک نەبوو ئەتوانی قەیسی وشک بێ ئەتوانی بیخوسێنی مەسەڵەن ساعتی پێش ئەو وەختە بیخوسێنی دوای قەیسی تەڕ ئەوەی کە لە ناو لایلۆنەکە کێشەی نییە من جوان شوەریمە و تێم کرد لە ناو ڕۆنەکە سوورم کردەوە دوای هاتم لەتکەنۆکەم بۆ ئیزافە کرد لەگەڵ دۆشا و تۆزێ دۆشا و بەس زۆر نا دۆشاوی تەماتە بەڵێ تۆزێ دۆشام بۆ ئیزافەکەت لەگەڵ کشمیشە و جێزارەکەشم دەکرد حساب بەم شێوازە دەرچوو شەکروشتی تێناکە من هەیە شەکری بەڵە شەکریتێکە شیر نەبێت بەس خراپ ئەمە خراپێت ئەمە جێزەرمان بەکارەوە کشمیشمان زیاتر بەکارێنەوە لەگەڵ لەتکەنۆکیشی تا ئەمە زۆر باش گۆشتەکەمان مریشکەکەمان مشکە بە سۆسی پارپیکوی کردومانە بۆ شێوازە سوورمان کردوێتەوە سۆسێکی پارپیکو بە کە چەممان تێ کردووە لەگەڵێ تۆزێ دۆشاوە لەگەڵ ئۆریگانۆمان بەکارێنەوە لەگەڵ ڕۆزماریە و کەبابە
بۆ شێوازە دەرچوە زۆر باشە دەستۆش جوان دیارە ئەی زەڵاتەکان زەڵاتەکەمان زەڵاتێکی مشەکەرمان کردووە ئەنوە زەڵاتەکانمان سەوزەکانی تیا بیبەری ئەلوانە خارە تەماتەیە ژێزەرە کەلەرمە کاهووە زائیدەن کیویشە دەستان خۆش بێ دەستان سار بێت سەرگەت جوانە خوانەکەت جوانە هەمیشە ساو و سەلامەت و تەندروست بی بینەرە بە ڕێزەکان ئێمە دەچین لای کاک شێخ فاتح وەکو وتمان کە دوعاکانی ئێمە و خۆیشی و مسلمانانی جیهانیش بەدەستێکی بڵندەوە بەرەو پەروەردگار عەرزیانەکە خۆی گەورە لە ئەویش و لە ئێمەشی وەرگێ ئینشاءڵڵا خۆی گەورە ڕەحەم بە مسلمانانی غەزە بکە کە گەریان حەزەکە من زۆر دوعا بکەم ئینشاءڵڵا تۆزێک خۆی گەورە لێمان ببوورێ مناڵەکانمان ساڵح بکە خۆمان تەندروست بکە عیبادەت و پەرستی لێ وەرگرت بین ڕۆژ و تاعەت و قورآن خوێندن و دوای مسلمانانی گیرا کردبێ خۆی گەورە ئینشاءڵڵا تەمەنی درێژمان ببەخشێ و هیدایەتمان بدە لەسەر ڕێگەکەی بمێنینەوە دەچینە لای کاک شێخ فاتح توای زیاترمان بۆ بکە بەڵام تا و کاتە من بەسپاسی دووبارەی ستافەکەی کاگاریان ستافێکی جوان و دەستڕەنگین و بینەرە بە ڕێزەکان و میوانانی خۆشەویست و من لێرەوە کە سبێنێ لەگەڵتان نابم هاوکارانم لەگەڵتانە بن ماڵاوایتان لێ یەکەم داوای گردنتان ئازاییتان لێ یەکەم بمبەخشن جژنتان لێ پیرۆز بێت تا و کار دێمەوە خزمەتتان ئینشاءڵڵا هەموو لایەکتان بەخۆی گەورە ئەسپێرم ماڵتانەوە کاک شێخ فەرموون خۆرزە خردامات إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا ربي خواي جانا مانجا مباركي رمضان اللي قبول كردبين عفو تكردبين يا رب عفو من كوليمان خوش با إله العالمين أقرم شو كوتاش مانجي رمضان وأقر بيانيش مانجي رمضاني بيروزا لم دو ڕۆژێشە ئێمە هەرداوای گردنازایی و ڕزگاربوونی ئاگری دۆزەخەکەین لە تۆ یا ڕەب گردنەکانمان ئازاد بکە لە ئاگری دۆزەخ و عەفومان کە و لێمان خۆش بە ئەم مانگە مبارەکە بکەرە مانگی میهرەبانی و ڕەحمەت و بەرەکەت و ڕزق و ڕۆزی بۆ یەک بە یەکی ئیمانداران و مسلمانان بیکەرە مانگی شیفا بۆ سرجەم ئەوانەی نەخۆشن ئیلاه العالمین بیکەیتە هۆکاری ڕزق و ڕۆزی و بەرەکەتی خۆت بۆ سرجەممان یا ئەرحەم الراحمین دوعاکانمان گیرا بکە یا ربی خوای جان هەموو دوعانەی کردومانە لە مانگە پیرۆزەیە یەک بە یەکی ئیمانداران هەر دوعایەکیان کردو یا ربی دوعاکانیان وەربگرە و عەفویان کە یا ربی ئەوانەی ژیانی هاوسەرەتیان دروست نەکردو بە کەسی باشیان بگەێنە ئەوانەی قەرزارن قەرزەکانیان بنەوە یا ربی خوای جان ئەوانەی کێشە و مشکلیان هەیە لەگەڵ ماڵیانە لەگەڵ کەسوکاریانە لەگەڵ هەر کەسێکە خوای کێشە و مشکلیان مەهێڵە یا ربی خوای جان ڕزق و ڕۆزی و بەرەکەتی خۆت زیاد بکەی لەسەر تەواوی ئیمانداران و بەتایبەتی ئەهلی کوردستانی خۆشەویستی خۆمان و هەموو ئازیز و گوێگران و بینەرانمان یا رب یا رب ئەوانەی دەستیان بەرز کردوتەوە خۆتە زانی دوعاکانیان چیە دوعاکانیان گیرا بکە یا رب ئەوانەی لە دڵیانە کۆمەڵی دوعا هەیە یا ئەرحەم الراحمین ئامینی فریشتەکان ئەو دوعانەیان بەرز کاتەوە و لای تۆ قبول کراو بن و وەرگیراوی لای تۆ بن یا کەریم یا ئەڵڵا عەفومان کە و لێمان خۆش بە سەرجەم ئیمانداران و مسلمانان بەتایبەتی ئەو برا و خوشکانەی ئێمە کە لە دەرەوەی وڵاتن هەر دوعا و پاڕانەوەیشیان هەیە وەریان بگرە و گیرای بکە سەرجەم مسلمانانی ناو کوردستان بەتایبەتی تریژ یا ئەرحەم الراحمین مسلمانانی غەزە ڕزگار بکە لە زوڵم و ستەمی جوولەکە یا ئەرحەم الراحمین یا ربی هەر کەسێ هەر زوڵم و ستەمێکی بەسەرەوەی خوای ڕزگاری بکە عەفومان کە و لێمان خۆش بە چونکە مانگی عەفوات و لێخۆشبوونە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا لمبرا عزيز خوشويستاني كنالي ئاسمانی پەیام خۆش بە یا رب العالمین کە بە بەردەوامی خەریکی ئەم پەخش و ڕاگەیاندن و گەیاندنی ئەم پەیامە مەزنن بە تەواوی خەڵکی یا ربی خوای گیان هەموو مراد و مەقسوودەکانیان بهێنە ردی و شیفای نەخۆشەکانیان بدە و ڕزق و ڕۆزیان واسع بکە لەگەڵ جەمیعی ئیمانداران و مسلمانان اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.